زۆر بە خەلاتتانەکەم سپاس بۆ کاتێک کە بەخشیتان بێت ئەم ڕۆمان ئەمە پرۆژەیەکی هیواداری درێژخایەن بێ پرۆژەیەکی جوانمان هەیە بە ناوی ساڵۆنی فکری مەبەستمان ئەمە ئەوەیە کە سەرنجە و قەناعەتێکمان هەیەکەوە بابەتی زۆر و گەورە لە پێشانە لە بابەت لە هەموو ڕۆکانی وەزیرەتی ئەمەوە هەیە کە بڕۆمانە دەستبۆبردننی فکری تیانە بەداخەوە بەقەت پێویست نییە. هەوڵی ئێمە قەناعەتی ئێمە ئەوەیە کە هەوڵ بدەین لە ڕووی فکریەوە بە شێوازێکی زانستی و قوڵ چەندی پێمان بکرێ بە هاوکاری دۆست و برادرانی ڕۆشنبیر و نووسەر و ئەکادیمی وڵاتەکەمان دەستیان بۆ بین ئاسانیەوە بکەین جهدێکی فکری بکەین هەتا بتوانین ئەوەی کە باڵێن نەقسمان هەیە لە ڕووی شیکار و تەحویل و هەموو بەشەکانی واقعمان لە هەموو بارەکانی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی چەندی پێمان کرد منبەرێکی ئازاد دابنێت. ئەم منبەرێکی ئازادە بۆ هەموو ڕواگەیەک بۆ هەموو بیر و بۆچوونێک بە جیاوازی بیرۆڕاوە لە هەموو ئاستێکی بیرکردنەوە و ڕۆشنبیری و بیری جیاوازە پێویستیمان بۆیە کە ڕادەر بۆ بن و بەحثکردن و گفتوگۆ لەسەر بابەتەکانمان بکەین. ئێمە مەبەستمانە پرۆژەی ئەمێ بەڕاستی ئەو دۆست و بەڕێزانی کە بابەت پێشکەشەکەن مەرجنیە بابەتەکان دەربەر بێ لە ڕای ڕێکخراوەکەمان ڕەنگیشە لەگەڵ یەک بگرێتەوە بەڵام دەربەر لە ڕای خۆیان بەڵام ئێمە گرنگ جێزانین کە منبەرێک بێ لەگەڵ ئێوەی بەڕێزدا کۆ بێتەوە و گفتوگۆیەک ساردکە و هەوڵێکی فکری بێت. بۆ بابەتی ئەم ڕۆمان کە دووهەمین بابەتە لەم زنجیرە چالاکی و کۆڕانی ئەم پرۆژەیە کاک محەممەدی بەڕێز بابەتێکی ئابووری زۆر گرنگی کردووە کە بەحسێکی مەیدانی زانستیە دەربارەی جوڵە بەردەوامی هەوڵی بەردەوامی چارەسەرکردنی کێشەکانی بزنس لە کوردستاندا لە حاڵەتی بەردەوامبوونی نەخۆشی کۆرۆنا کە وەکو هەمووتان دەزانن لە هەموو جیهانە بەڕاستی بەردەوامبوونەکەی حاڵەتێکی تازەی خستووەتەوە. من پێم خۆشە کاک محەممەد ئێوە بەڕێستان هەمووی ناسن بەڵام من لەگەڵ ئەم مێژوێکی تایبەتیمان هەیە ژمارەی ساڵەکەی ناڵم چەند پێشێستا بوو بەڵام ساڵانێکی زۆر پێشێستا وەک ئێستا پێکەوە لەسەر دوو کورسی بەتەنیش لەگەڵ قوتابی بینێت ئەوە دیسانەوە پێکەوە دانیشینەوە کە ئەم گەورەی کردین بەحسێکی هەیە. کاک محەممەد پیاوێکی تێکۆشەر و نیشتیمانپەرۆی بیرمەندە بەڕاستی بە هەم وەکو ڕۆشنبیر و هەم لە بوارە تایبەتێکی خوا هەموو زانن ناوێکی ناسرا و ئەکادمی شوێندەستی دیارە کە تۆ ینی بابەتێک کاک محەممەد دەستی داتێ من دڵنیام کە علمی و قوڵ وە زانستیانە مەعالەجەیەکە و ئەم بابەتی ئەم ڕۆژمان هەروایە. من نامێ کاتی زیاتر لە کاک محەممەد لە ئەوەی بەڕێز بگرم با بفەرمێ بۆ بابەتێکی دووبارە زۆر بەخێر. زۆر سپاس بە کاک فەریدون بەخێرهاتنی وەشەکەم. حەزەکەم کورتەیەکی لەسەر دەربارەی سیمینارەکە ئەساس ئەم مۆزوعەکە بەحەقە لە سەرڤایەکی سەرواقع کراوە لە ڕێگای منەظەمی سایپی ئەمریکی ئەوان اقتراحی ئەوان کرد کە مەسحی کوێ لە کوردستانە بزانین کۆڕۆنا تا چەند تەسیرەکە سەر هەژاری و بێکاری لە کوردستانە سەرڤاکەی کرا و ئینشەڵڵا دیدی سەر تەفاسیلی سەرڤاکەش کەوە چۆنایی بووە و دوای ئەوە داوای ئەوان بکەین بە پۆلیسی پیپەر کەواتە ئەگەر ئەمە واقعەکە بێ واقعەکە لە کوردستانە کەواتە چۆن چارەسەرەکرێ پۆلیسی پیپەرەکەشمان ئامادە کرد و ئاخر هەنگاو لە مۆزوعەکە ئەوەیە کە کراوە بە کۆمەڵە سلاید بە ئینگلیزی بۆ غرفە تیجاری ئەمریکی بە هاوبەشی لەگەڵ غرفە تیجارەکانی کوردستان لەگەڵ بەشداربوونی مەسئولینی دەرەجەیەک لە کوردستانە بۆ ئەوەی عەرزی مۆزوعەکە بکرێ و ئەمە لە فندق دیوان لە هەولێر لە هۆتێل دیوان لە هەولێر کرا بە سیمینارێک بە هەمان شێوە و بەشێک لە سانحی قەراری کوردیشی تیا بوو بەتایبەتی مستەشارەکانی سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کۆمەڵە خەڵکانی کەشی تیا هەبوو. خۆی مۆزوعەکە لە دوو بەشە تقریباً دوو بەش سێ بەشە دیاریەکرێ بەشێکیان واقعی کوردستان تەشخیصی واقعی کوردستانەکە بەشی دووەمیان نەقڵە بین بۆ حاڵەتی بەخێر بن ئەگەر دوو کورسیمان هەبوایە دوو کورسی زەحمەت
بخير بن باش كان معالجي تشخيصي واقعي كردستانەکە ئێستا و دوای هاتنیش کۆرۆناش بەشێکی تیان چۆن معالجەی وەزعەکە ئاکرێ و دوای ئەوە ڕاستپاردە و دەرەنجامەکان چێ بێ. میتۆدی سیمینارەکە کە باسێکین بەڕاستی ئەمانەیە هەدەف لە سیمینارەکە چییە کە کردومانە یاخود ئەمە مەسحەمەیدانەکە بۆچی کراوە. بەشی دووەمیان سروشتی پەتاکان، بەشی سێمیان ئەمەنەکو تەوەرەکانێتی سیمای گشتی ژینگەی بزنسە کوردستان، چونکە ئەگەیمە تەشخیصی وەزعەکە نەکەین بەڕاستی ڕەنگە نەزانین معالجەکەی چۆن هەبێ، کەواتە ئەمە کۆمەڵ سلایدمان تەرخان کردو بۆ تەشخیصی سیمای وەزعی کوردستان چۆن هەیە لە ڕووی اجتماعی و لە ڕووی شتەکانی تریشەوە ئینشەڵا بە تەفاسیلی سەیی. خاڵێکی تریان قەبارە و ئاراستەی ئاسەوارەکانی پەتاکە، ئەنی حەجمی ئاسەوارەکە چەنە و بە چێ ئیتیجاهێک ڕۆشتووە، ینی قورساکەی نەقڵ کردو بۆ چۆ کۆرۆناکە. ئەوەش چەند سلایدێک لەسەری بڵاوەکەینەوە. ڕێگرەکانی بەردەم کەرتی تایبەت، ئێمە تەرکیزیشمە لەسەر پرایڤەت سێکتەرە کەرتی تایبەتە، کەواتە چ ڕێگریکی هەیە بە وچە نەزەری ئەوانەی کە قسان لەگەڵ کراوە. قەیرانی ئابووری و قەیرانی کۆرۆنا لە جیهانە و هەوڵدان بۆ تێپەڕاندنی ئاسی جیهانیا. ئەمەش تەوەرێکە کە یەک دو سلاید معالجەیەکەین، دوو قەیرانمان هەیە، قەیرانی ئابووریمان هەیە و قەیرانی کۆرۆناشمان هەیە. عالەم چۆن خۆی لە مەنەجات داوە، چۆن دەرباز بووە، ئەیکەواتە زەڕورەت بۆ عێراق و کوردستان چییە؟ ئەمە تقریباً مقدمێکە بۆ تەشخیصی واقعەکەمان. ئەنجا دێنە سەر ئابووری دیجیتاڵی. ئابووری بە سلایدێک پێناسێکی بەسیطیەکەین. دوای دێنە سەر گرنگی ئابووری دیجیتاڵی چەنە، بە چەند سلایدێک مراجعی ئەوە ئاکەینەوە بۆ مهمە. سیستمی ئابووری دیجیتال و پێکاتەکانی، ئەی باشەکەەوە ئەگەر بێت و ئابووری دیجیتال هەمی ئێمە بێ، ئەیکەواتە خۆی سیستمەکە چییە، خۆی سیستمەکە لە چی پێکاتەوە، ئەوەش بە چەند سلایدێک باسیەکەین. دوایەوە ڕۆڵی ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی بۆ دروستکردنی سیستمی دیجیتاڵی لە کوردستانە، ئایا ڕۆڵیان چییە، ئایا ئەبێت چی بکەن و دەوریان چێ لە مۆزوعەکەیە. دوایەوە تەوەرێکی ترمان هەیە تەحەداکانی بەردەم سیستمی دیجیتاڵی و کەرتی تایبەت، کەواتە ئەگەر بێت و عێراق و کوردستان بڵێن وڵا سیستمی دیجیتاڵیدان تەحەداکان چییە لە بەردەمیانە و بە خاصەتەن بۆ کەرتی تایبەتیش. ئەنجا پێویستیەکانی گەشەی کەرتی تایبەت لە مەودای نزیک و مامناوەند و دوورە معالجەی ئەو کێشەیەکەین، چونکە ئێمە قەناعەتمان وایە حکومەت تقریباً لە معادلەکانی گەشەی ئابووری دەرچووە مەفروزە بەس سەرپەرشتی و تەختیت و سەرپەرشتی و ئیتیجاهەتەکان وەرگێ، بەڵام باقیکەتی بەجێوێڵە بۆ کەرتی تایبەت. ئەگەر وابێ ئەگەر قەرار بێن بەم ئیتیجاه بێ کەستە تەمان شێواوە، کەواتە ئەبێ لە مەودای نزیک و لە مەدای وەسەط و لە مەدای دوورە چی بکەن، پێویستەکان چین، کەرتە ئابوووریەکانی و بەرهێنە دوور مەودادا چییە و ئاخر شت دەرەنجام و ڕاستپاردەکان. ئەمە بە کۆ تقریباً ئەو تەوەرانەیە کە بە سلایدەکان معالجەیانەکەین بە عادەت زۆر ئەبینین، بەڵام محاولەکەین بەسەرێنە بڕۆین و دوایش تەسەورەکەم برادران بخەنە سەر سلاید و شتی ئەوە توانین دوایی مەراجعکردن و ببینرێتەوە. ئاماجی سیمینارەکە چییە؟ ئاماجەکە بریتێ بە حەقەت کە مەسحەکە کرا، ئاماجەکە ئەو بوو تەشخیصی ئەوە بکرێت کۆرۆنا چەند تەسیری لەسەر هەژاری بێکاری کردووە لە کوردستانە. ئەمە تەشخیصەکە بوو. دوای ئەوە کەواتە چۆن پۆلیسی پیپەرێکی بۆ حازرکێ بۆ معالجەکردنی ئەو کێشانی کە دروستە بێ زیاتر لەمە خۆی بینێتەوە. ئیجراعاتی مەیدانی پرپەرێشنەکە تەحزیرات کە بۆمان کردووە بەڕاستی سلێمانی و هەولێرمان وەرگرت، بۆ کولی شارێک 300 کەس مقابلە کراوە کە عەدەدێکی زۆرە. هەردوای ئێمە ڕێکخراوێکی هۆڵندی کردی بۆ هەموو عێراق 1400 کەسی وەرگرتووە، ئێمە بەس بۆ ئەم دوو محافەزەیە 600مان وەرگرت، بۆ یاڵام عەدەدەکە زۆرە. ئەگەر وەکو 6 ملیۆنەکە لیچی بینە کوردستان ئەکاتە 0.01 و لەسەر مستەوای شاری سلێمانی و هەولێر وەری بگرین ئەکاتە لە 0.13. گرنگی پێوەرەکان کە ئەو مواشیرانەی کە دەرمان هێناوە بۆ علمێتی ئیشەکەش بەڕاستی، دوای ئەوە ڕقەمەکان دوو تیم کردویانە، تیمێکیان لە سلێمانی، تیمێکیان لە هەولێر، بە هەر کەسە بە تامپلێتی خۆیان کردویانە بەڕاستی جیهازیان پێ بووە کە مقابلەیان کرد و یەکسەر ڕۆشتووە بۆ شوێنێک ڕێکخراوی شار کاک حسێن سەرپەرشتیەکە
ڕێکخراوی شار تەنظیمی کردووە کردوێتی بە داتاشۆ و دوایەوەش تەقیمی کردو تەحلیلی ئەحسایەکە مؤشراتمان بەداناوە بزانین ئەم مؤشراتانی ئێمە دامانناوە چەند تعبیر لە واقعەکە بۆیە کولی مؤشرێک بە سێ ئیختیباری ئەحسایی ڕۆشتووە یەکیان ستاندەرد دیڤیشن بۆی بزانین مین وەسەتەکەی چەنە وەستاندەرد دیڤیشن بزانین چەند لە وەسەتەکە لایدا و کولی مؤشرێکە دەرمان کردووە دوایەوەش نسبەی میئەوی چەند انحرافەیە لە بینی ستاندەرد دیڤیشن لەگەڵ مینەکەیە ئەوەش بە کوئفیشن ڤاریانس یعنی سێ کولی مؤشرەکە دەرمان هێناوە سێ فەحسی ئەحسایی کراوە بۆ دیقەی مؤشرەکە کەم کەس ئەوانە ئەکەن تیا بە حەقیقەت ویسمان علمی بێ سروشتی پەتاکان مختصرێک لەسەر ئەوە باسەکەین بەردەوامی پەتاکان برادەرینە کۆتایی نییە ئێستا سوورێژە و مەلاریا نازەم چی و چی کە باسیەکان ڕاست دەکەم بۆتەوە بەڵام کۆتایی نەهاتووە جیاوازی کۆرۆنا چی لەگەڵمانەیە جیاوازی کۆرۆنا لەگەڵ ئەوەیە کە بڵاوبوونەکەی زۆر سەریعە دوو ئەو مەناعەی کە ئەیدا لە ساڵێکەوە بە 2 ساڵە بەپێ ئەو حسانەکە کراوە دکتۆر هانس کلۆخ لە 22 دەوڵەت لە ئەساسی 55 دەوڵەتی ئەوروپا کە مسجلن لە ساحەی عالەمیە ئەوانیش ئینزارێکیان ناوەڵێ نسبی گەنجەکان کە ئیگرێتەوە لە ساڵدە زیای کردووە یەک دوو راپۆرتی یونیسێفەیە 462 ملیۆن ناو لە جیهاندا مەحروم بوو لە خوێندن تقریبا ملیۆن نیوێک بە شێوەیەکی مباشر متاثیر بوون لەسەر کۆرۆناکە عراق و کوردستانیش عادەتێکی زۆری ملیۆن نیوێک نەک ملیار دێنە سەر سیمای گشتی بزنس لە کوردستان ئەمە زۆر مهمە بەڕاستی تشخیصیش واقعیمانەداتێ تا ڕادەیەک لەسەر واقعی کوردستان یەکەمیان بزنس لە کوردستانە فیس تو فیسە بۆی شەکانی کۆرۆنا کە بیبی گۆڕەکە معالجەی وەزعەکە ئەکەن سەلام ڕەحمەتوڵڵاه کاکە دکتۆر بەخێر بێ تا ئێستاکانە لە کوردستان و لە عراقیشە بزنس فیس تو فیس بووە خەڵک کۆکاتەوە لە مەعمەلا بێ لە شوێنەکە بە کۆیەکاتەوە ئەوەی چێکە لە مشکلەکان دوێمان ئاستی خوێنەواری لە کوردستانە لە سەر و هەشتا تقریبا لە هەشتایە کەواتە ئەتوانین بڵین وڵا مجتەمەعێکی تا ڕادەی خوێنوارمان هەیە ئەوە زۆر بۆ ئیجاب بۆ تەعاملکردن لەگەڵ واقعەکانە باڵادەستی توێژی گەنج لە کۆمەڵگاتە سێرگە ئەگەر تەمەنی 20 بۆ 40 وەربگرین لە ئەو ئیحسایەکەمە وەرماگرتووە لە ساعە 69 تقریبا 69 زیاتری ئەو تەمەنە بووە کە تەمەنی گەنج بووە و ئەگەر بێت تو 40 بۆ 55 ئیزافە بکەینە سەری ئەکاتە لە ساعە 75 کەواتە بزنس لە کوردستانە بە لە ساعە 75 هێزی کار لە کوردستانە لەو دوو شەریحەیە کۆبێتەوە کەواتە شەریحەی ترەن بۆ تا ڕادەیە گەنجە ئەمەش ئیجابیە بۆ کوردستان سیستمی ئینتەرنێت لە کوردستانە تا ئاسێک باشە بەراورد بە وڵاتەکانی دراوسێمە تقریبا خراپ نییە و منافەسێکی بەقوتی لە بینی شەریکاتەکان هەیە بۆی وەزعەکە باشتر بکەن ڕێژەی خاوەن شوێنی شتێ 69 زیاتر لە ساعە 69 خەڵک خاری خۆی هەیە لە ساسی تقریبا زیاتر خەڵک کرێتیە ئەمە مؤشرێکی زۆر مهمە بۆ ئێمە پێمانەڵێت کەواتە بەشێک لە دەخلی خەڵک کە تەرخانە کرێ بۆ تەوجیه کرێ بۆ پێداویستی ڕۆژانە کەواتە جۆرەکان ڕەفاهێت باشترەکە ئەوە مؤشرێکی ئیجابیە لەسەر کوردستانەوە پەیکەبەرەندی فێرکردن لە کۆمەڵگەی کوردستاندا ئەمە دوو بەشمان هەیە بەشێکمان هەیە قووەی عەزەلیە کە ئیشەکان ئەنجامەدا بەشێکمان هەیە قووەی فکریە ئەوەش نقطەیەکی زۆر مهمە لە 145 ئەو تاقەی گەنجە هێزی کاری گەنجە کە لە کوردستان ئیشەکە بریتێ لە قووەی عەزەلی یعنی ئیش عەزەلەکان لەسەر ئەمە لە 155 قووە فکرێکەیە ئەمەش مؤشرێکی زۆر مهمە کە تۆ پێت ئەڵێ ئەتوانی تەکنۆلۆژیا داخڵکەی ئەتوانی شتی پێشکەوتو داخڵکی لەبەرەوەی تاقەی ئیستیعابی خەڵکەکەم هەیە بتوانێت گەر تەمرینی پێ بکەی گەر ئەوە پێ بکەنی ئەساسیشی خوێنەواری باشێت هەیە کە بەکاری بێنی عێراق بە پێی پێوەری گەشەی مرۆیی کە بێتی هیومەن دیڤلۆپمنت ئیندێکس ریزبەندەکەی لە 120 لە مەجموعی 180 ئەمە پێم ئەڵێ وەزعی عێراق زۆر خراپ نەیتوانیوە ڕاستە تاقێکی گەنجی هەیە ڕاستە خوێنەواری هەیە ڕاستە ئەوانە هەیە بەڵام نەیتوانێت ئیستثماری ئەمانە بکە ڕێژەی هەژاریش تەمان لە حاڵەتە کە تۆ نتوانیت دیڤلۆپمەنتی خەڵکەکە گەشە پێ بی کەواتە
وەزعت باش نیە لە 2010 لە 120 بێکار بووە هەژار بوو لە 120 هەژار بووە ئێستا چوتە لە 130 و لە 10 و بێکاریش تقریبا لە 9.9 و 1.7 ملیۆن ئاوار کە پێ displaced people ئەوە کە لە هەل ناوڵاتەکەی خۆمانە لەم شارە چوو بۆ شارێکی تر یان ڕفیوجی یعنی کە خەڵکی دەرەوێ لە عێراق یان لە کوردستانە نیشتجەیە 1.7 ملیۆنیشمان لەمانە هەیە ئەمە تەمەن کارەسان مەلۆدێکی ئیزافی لەسەر وەزعی اقتصادی وڵاتەکە. خاڵێکی تر ڕێژەی بەشداری مێ لە ڕاپرسیەکەمان کە کردمان بەڕاستی زۆر کەمە لە 4.7 بووە لە 85.3 پیاو بووە ئەمە بۆ شتێکی زۆر مهمە ئەمانێتکەوە چەند لە ڕووی جەندەریەوە نابەڵەنسی پاشەکیشی زۆر گەورە هی ئافرەت لە دروستکردنی قەرار چ لە ماڵە چ لە بزنسە چ لە سیاسەتە چ لە حکومەتە ئەوە مؤشیرەکە بەڕاستی بێ مراجعە کرێتەوە ڕاستە مؤشرەکانی تێمان ئیجابیە تا ڕادەیەک بەس ئەم مؤشرێکی سەربیە بێ هەم منەظەمات هەم حکومەت لەم ئیشە لەم بۆرە ئیشکەن بە تایبەتی منەظەماتی مەدەنی. ژێگەی کاری باڵادەن لە کوردستانە برتی لە ژێگەی کاری بچووک یەکێک لە ئەمە خاڵێکی ئیجابیە لە کوردستانە زۆربەی زۆری مەشاریع بچووک و زۆر بچووکن ئەم بچووک و زۆر بچووکە سڕێکمانە بۆ کەشفەکە ئەو سڕەی کە بۆ اقتصادی کوردستان مرونەتی هەیە بۆ ئەزەمات کە تووشی ئەزەماتە بێ تەحملەکە زوو ئیفلاس ناکە لەبەری مەشاریعەکانی بچووکن مەشاریعی بچوو سفەتیشی هەیە بە سەریعی خۆی تەکیفەکە لەگەڵ واقعەکانە ئەمە یەکێکە لەوانە گەر مەشروعی گەورە بێ یەکسەر ئەتەپێ ناتوانێت خۆی تەکیفکە زەرەی گەوراکە یەکێک لە سڕی مانەوەی ئەوەی کە تا ئێستاکانی وە نهاتوێت سەر پلێت یان بەتەواوی ئینهیارمان نەکردووە لەبەرەوەی کەوا اقتصادی کوردستان لەسەر مەشاریعی بچووک و مەشاریعی زۆر بچووکن ئەمە زۆر خاڵ بۆمان بۆ بە خاڵێکی ئیجابی خۆی ڕاستە لە لاحەیەکەوە طبقی وەسەطی بۆ دروستەکە لە شتێکی جانبی هەیە بەڵام بۆ ئێستا ئێمە مؤشرێکی ئیجابی خراپ نییە. بەشدار بوومان پۆلێن کرد بەسەر کەرتە ئابوووریەکانە سیرمان کرد کشت و کاڵ بازرگانی تاک نەک بازرگانی جملە بازرگانی تاک کەس بریتە دوکانارێک یا کابراایك ئیشەکە بۆ خۆی خەڵکی بەکار نهێناوە پیشەسازی لە 75.4 کەواتە ئەو سێ کەرتە کشت و ئەو چوار کەرتە گەشت و گوزار کشت و کاڵ بازرگانی تاک پیشەسازی قورسایی لە 75 اقتصادی کوردستانی هەیە ئەمە مؤشرێکە بۆ من لە تحلیلەکانی ترێ بەکاری هێنم حجمی کارەساتی ئاسەوارم کۆرۆنام پێ ئەڵێ و ئەتوانم تەشخیصی ئاراستەکەشی پێ بکەم مادەم قورسایی اقتصادم سەر ئەم چوار بەشەیە و ئەو چوار بەشەش بەڕاستی زەربەی بەرکەوت لە کۆرۆنایە یعنی لە ڕاپرسیەکە لە 452 کەس لەم بوارە ئیشانە کرد لە کۆی 600 کەس ڕێژەی بەشداری خاوەنکار حسابمان کردەوە کە خاوەنکارە احتمال دەکەس کارەکاری تر لە 132 و ئەوانەی کە لە کەرتی تایبەتە ئیشەکە لە 11 کاسب لە 25 بوو کاسب ئەو کەسانەی کە بۆ خۆی ئیشەکە بەڵام احتمال ناکات سەر هێزی کاری خەڵکی تر جوتیا لە 14 بوو فەرمانبەر لە کەرتی تایبەتە 115 کابرا معمەلی چیە بەڵام کەکرێکا لەوێ ئیشەکە لە 115 ئەمە تقریبا ئەو شەریحانەیە کە وەرمان گرت یعنی ڕاپرسەکەی ئێمە سەرباکەی ئێمە ئاوا تەوزیع بوو ئەنجا هاتی لەسەر ئەوەی بزانین ڕەبط لە بینی حکومەت لە بینی کۆمەڵگەی مەدەنی لە بینی خەڵکە لە بینی کەرتی تایبەت چۆنە لەگەڵ ئاسەواری کۆرۆنایە پرسیارێکمان دانا ئایا بڕیارەکانی حکومەت بۆ خۆپارێزی لە پەتای کۆرۆنا تا چەند کاریگەری هەبووە بە ئەرێریە بە نێرینی لە 1990 وتیان تا ڕادێک تەسیری هەبووە لە 125 وتیانە زۆر تەسیری هەبووە کە لە 146 ئەڵە زۆر تەسیری هەبووە کەواتە لە 90.7 تاییدیەوە کەن کە تەسیری هەبوو قەرارەکانی حکومەت بەڵام جابیان بەسەربیە و سلایدەکانی کە پێمانەڵێن ئەمانەمە تەحلیل کردووە چۆن ڕۆڵ حکومەتی هەرێم لە بواری ئابووری هەڵدەسەنگێنی ئەوانەستە کە ئەڵە خراپە یان چاکە نازانین لە سانە و حەدواڵن هاتووین پرسیارشکەمان داناوە ئایا چۆن ڕۆڵ لە حکومەت هەڵەسەنگێنی چیان جواباوینێتەوە لە سادەی ئەڵێ بە کەڵک بووە ئەڵە قەرارەکانی حکومەت زۆر باش ئیسفادێ بوو لە 150 ئەڵێ بێ کەڵک بووە لە 138 ئەڵێ داهاتێکم کردێتەوە کەواتە کۆی کەڵەکە بووی نەرێنی لە 189 یعنی لە 189 خەڵک تەقیمێکی سەلبی هەیە بۆ ئیجرعاتەکانی حکومەت
ئەمە دوایە بێ تەحلیلێکی بزانین ئەم تەقیمە سەلبیە لەکوایە ئیتیجاکەی چۆنە وابێ ئیجرات چی بکرێ. ئایا هیچ هاوکاریی دارایت لە حکومەت هێرێم ولا بە قەرەبووی زیانی کۆرۆنا پێگەیشتووە لە 1990 ئەڵێ هیچ ئیسفادەیەکم نەکردووە دێنێ حکومەت هیچ مساهمێکی نەکردووە. ئەمە خاڵێکی زۆر خەتەرە، یعنی خۆدزینەوەی حکومەت بە شێوەیەکی شبه کامل لە ئەو ئەزمەیە بەجێی هێشتووە داوەتی بەسەر دەخلی ئوسرەیە دەخلی خەڵکە لەگەڵ هەموو مەشاکلەکانی. ئەمە مۆشێکی زۆر خەتەرە بەڕاستی. طبعاً لە هەولێر مناقەشێکی زۆریان لەسەر ئەمە کە پێیان ناخۆش بوو وتیانەوە تەحەیوز هەیە نەدەم چی هەیە ئەو شتانە هەیە وتمان کاکە ڕێی خەڵکە و ڕێی من نییە بەڕاستی و خەڵک واڵێتر ئەوان پێیان ناخۆش بوو ئەمە ئێمە مساهمان زۆر کردو. چۆن ڕۆڵی ڕێکخراوە مەدەنی و خێرخوازەکانی ناوخۆ هەڵدەسەنگێنی بۆ هەناهاتنی هەژار و کەم دەرامەتەکان. پرسیارێکمان کرد بزانین ڕێی خەڵک چۆنە لەسەر ڕێکخراو خێرخواز لەگەڵ خەڵکی خێرخواز جیامان کردەوە لەگەڵ ڕێکخراوی پیشەیی چونکە ئەبێ زۆر ئاگامە لەوە بەڕاستی. ڕێکخراومان هەیە منەزەماتن، ڕێکخراومان هەیە نیقابات و جەمعیات و شتەکانی ترین کەسەر بە حکومەتن. جیاواز بەجار ئەوە بۆمان دەرەکەوێ خەڵک سیقەی بە کامیان زۆرتر هەیە. ئەم پرسیارەمان کرد بۆ خێرخواز و بۆ منەزەماتەکان ئەڵەن چی؟ لە ساڵ 33 ئەڵێ هیچ ڕۆڵیان نەبووە، نە خێرخواز نە منەزەمات. لە ساڵ 24 تا ڕادیەک دەوریان هەبوو منەزەماتەکان و خێرخوازەکان. لە ساڵ 27 ئەڵە باش بووە، لە ساڵ 14 ئەڵە زۆر باش بوو. کەواتە ئەوانەی کە بە ئیجابی دەوری منەزەمات و دەوری ڕێکخراوی خەڵکی خێرخواز تەقیم کردووە لە ساڵ 66.9 تا لە ساڵ 67 بە ئیجابی وەسفیان کردووە. ئەمە شتێکی باش، یعنی مؤشرێکی باش. ئایا ئەندامی لە هیچ کۆمەڵایەک یان ڕێکخراوێکی پیشەی جیامان کردەوە؟ باشە کە تۆ ئەم ڕێیانەت هەیە لە هیچ ڕێکخراوێکی پیشەیە سندیکای ئابوورناسانە مەحامیە جەمعیاتە شتەکانی تر لە 1970 فقط لە ساڵ 86 ئەڵێن نەخێر. ئەمە وەشەیەکی زۆر ئیجابیە بۆ ئیفلاسبوونی سیستمی ئیشتراکی کە دەخۆی لە نیقاباتەکان و ئانابێتەوە ڕێکخراوی کۆمەڵی پیشەیی. بۆیە جیاوازەکە بۆمان دەرەکەوێ ڕێکخراوی پیشەیی لەگەڵ منەزەماتی مجتەمەعی مەدەنی چەند جیاوازیان هەیە، چەند سیقەی جەماوەریان هەیە، چەند باگراوندی جەماوەریان هەیە لە 1970 ئەوواڵێ و هاتی لە 1970 کەش تەحلیلی ترمان بۆ کردن بە پرسیارێکی تر. ئەگەر تۆ لە ڕێکخراوی پیشەیی چۆن هەڵیەسەنگێنی لە 1970 ئەڵێ تا ڕادەیەک ئیسفادەم لێ کردووە و لە 1970 ئەڵە زۆر باشی ئیسفادەم لێ کردووە. یان لە 1970 کە ئەندامە لە ڕێکخراوی پیشەیە لە 1970 بۆ شوێ لە ساسە ئیسفادی لێ کردووە لە ساعدووە لە تا ڕادێ لە سایەکی ئەڵێ باش ئیسفادەم کردو. ڕەنگە وەرش نزیک بێ لە سەحابی قرارەوەیان ئەو شتانی کە کردویانە دابەخشکردن و پێداویستەکان ڕەنگە ئەمانە نزیک بن لیانەوە خوان ئیسفادەیان کردووە بۆیە قەرارکەشتەوە داوە. ئاسەواری کۆرۆنا لەسەر شێوازی کاری کردی تایبەت بزارین کۆمەڵە پرسیارماندانە باشە تەسیری لەسەر کردی تایبەت کردووە شێوازی تەسیراتەکان چۆن؟ لە ساڵ 16 لە خاوەن کارەکان 1 تا 3 کرێکارانی ئیزنداوە لە ساڵ 16 لە ساڵ 6 4 بۆ 10 کرێکارانی ئیزنداوە لە ساڵ 1.2 لە سەر و 11 کرێکارەوە ئیزلێنداوە. ئیدەن کەواتە تقریبا لە ساڵ 23 کرێکار کەواتە بەتاڵەیەکی فەزیع دروست بووە. یعنی کەواتە کۆرۆناکە زۆر تەزیکە سەر خەڵکەکە بۆیە پێویستە بەوەی کە حکومەت بیر لەوە بکاتەوە معالەجەیکە معالەجێکی سیستماتیکی بۆ بکە ضرورەیە بۆ بە ضرورە ناتوانانی وازی لێبێنی ئەژینە فعلا وەزەکە تەحمل ناکرێت تەقێتەوە. لە تیجاهێکی ترەوە فەحسی ئەم حاڵەتەمان کە بە پرسیارێکی تر پلەی مرونەتی کەتی تایبەت چەند تەحملی یاخود ئاستەکان ئەگەر تەقیمیکە بە نیسبە چەند تەسیری لێ کردووە. لە ساڵ 12 تقریبا 12 نزیکی لە ساڵ 13 لە 0 بۆ لە 125 کۆرۆنا تەسیری لێ کرد لە دەخلەکەی. لە ساڵ 34 و نیو لە ساڵ 26 بۆ 50 تەسیری لێ کرد یعنی نیوەی داهاتەکی بردووە. لە ساڵ 29.3 لە 50 بۆ 75 زەرەری لێ کردووە ینی زەڕێت پێگەیاندووە. لە ساڵ 23.3 تقریبا لە ساڵ 23 بەرەژوور
لسا حفتا وشش بولا 16 تأثيرية كردو يعني هبي داخستو أماش مؤشر شي خطرة كواتا أجر كوان كينوا لسا هشتا وحوتي خلقك أوي بزنسي هي كورونا تأثيري ليه كردو بدرجات مختلفة ببيشوين جاكاوان هاتوين فحصي أماش ما كردو بشوية كتير فحص ما كردو لو تنظرش كتير وشي ما كردو لسا سيويك لبجدار بوان شو كواتك تقول صعب تشبين تسيل كاركت كردو لسا أونا كريكار إزل داوا شو تسيل كاركت كردو بسالش كم هذا جاش كره فحص ما كردو لسا سيويشي عليه إيشكم لبيني وستان وإشكردنا أبوه أمره إيشم كردو أمر 3 ساعات إيشم كردو 2 ساعات إيشم كردو وستانو ما شهر وستاوا دسم بيجرتو لسا سيويشي متقطع وإيشكي لسا شواردي ناشار من بزنس كان بقورن تناند بو إشي كتير أجر بيتو دهاتك شي كم تبي يعني إجباري كردن بيقورن لسا 6.8 بزنس كي قوري بو أونلاين يعني لشيء تقليدي وزينا كردي بو أونلاين لسا سيونيو شويني كاري قورن أصلا أو شويني هربجي هشتو شو بو شويني كتير كواتا أمش جاري كتير زربش ككورونا لبزنسيا ولا لكردستان الجاهتين سد لشوين شكو برسالك ما كل لزاوي كتير هر تأثيراتها كان يصير دخل لصار شلو شوار لخام كاركان ألان بتاعي أسوارك تين إشي نيجاتيف فيها بو تأثير نيجاتيف فيها بوصل دهاتي كان عند دهات مالي كم كلته لصار شلو شوار أنواع لصار بستوياك كل صار شلو شوار على تأثير دخل كم كردوه باشا برسالك ما يبقى أجا تأثير تو كردوه لدخل كد كردوه بس أراسي روشتوه تقريبا بدون نسبة بوكرتي تندرسي روشتوا وبوكرتي كومالايتي روشتوا يعني قرصاي دخلك كم بوتو تأثيراتك كم بوتو كواتي سدو دوشت معناه يا كمان صحفتوا بينج قرصاي قباري قرصايك لا قشتو جزار بيش سازي كرتي بازرگاني تاك ولا قال كرتي بيش سازي ليلا حتى بشي قوري لساعة تقريبا حفتة وبينجي اقتصادي كورسان لواكوبته لو لساعة حفتة وبينجش تقريبا لسطا تشلو تشواري عرستكاني على عرستكان بوس حبوة وعرستكان بو تكاليفه كزاي بو زغتي لسبدوس كردوم بو اجتماعي بو ديارة بدوشتم بو درخات اشتنشي انا ويكا مداي تعاوني كوملاياتي تضامني كوملاتي اللي بين خلقات شون بو مثلا كابرا امكانيتي باش بو براكي ام وزاكي دراوسكي كسشي وزي زور خابت يكتو يارمتيا يان فعلا او تكاليف قرصي كورونا دوسي كل سر خلط شون دهاتكي تياسرف كردو بو زربي زوري دهاتا كان بودو اتجاه رشتو او اراستي كورونا كما بياله بكمل سلايد جارش كتقييمي دوري حكومات ما كردوا بكمل سلايدك وتقييمي او ما كردوا خواستي خلقيه ولا لهمان كاتشا رجلن برسال ما كردون داوي توشيا ابي حكومه تشيبكا باشا لسطا سيبنجي على تشاكازي الباجوكا ديار باج قرصاجي زوري لسر خلق دروس كردوا لبر كمل السبب لبرنا عشوائيه يعني عشوائيتي او سيستميك او باج عندنا وحكمت ببيع معيار ببيع قياس ببيع هيشتيك لأخوه دانش لدوام ميزو قراري زريبه وقمر قدات لصعب السدوي لبجدار وان داوي تشاك سازي كمشكلة إدارية هبو وتينا كاك مشكلة إدارية من هي كواتا لصعب السدوي بوينت هشتي خلقك شكوان للروتين هبو روتين إداري كواتا كمان زريبه دوما روتين إداري سيمي لصعب السدوي بوينت سي داوان كدو سياسة دعم يعني همو عالم دعمك همو عالم بوي اقتصادنا كيه سرمایه ترخانه کرد همو داوای سیاستی دعم کرد صاحب 2.3 رجل صاحب 12 داوا كان حكومة قرض بدات وقتها اما داواي خلقه للايكو كم تخيل حكومته للايك شو ريجر لبردني خلقه بزنس بوكتي ده شو يعني فعلا بس اتجاه استراتيجي
سێ خاڵی کەش ئیزافە کرا پرسیارمان کرد حکومەت چی بکە بۆ تۆ باشە؟ وتوێنە لە ساڵ 32 ئەڵێ مشکلەی تەسویقمان هەیە کەواتە حکومەت لە جیهازێکی ئینتاجی هەیە بەڵام لەو جیهاز ئینتاجی خۆیە بە حەقە محایدە بزنس بکە ئۆکێ هیچ مەڕاتێکی ناکات بەجێ هێشتۆ بۆ قەدەر کە ئەمە نابێت کەواتە مشکی گەورەتری مشکلی خەڵک تەسویق بۆ بەتابەتی لە کشتتوکاڵ و ئەش بینێن کشتتوکاڵە هەموو ساڵێکە کشتتوکاڵ پێگا خەڵکە کە فرێدەکەم ئاسمە بەسن لە سەتا چواردەی مشکلی نەقڵی هەبوو بەتابەتی لە کاتی کشتتوکاڵە یعنی نەقڵەکەی بەرهەمەکەی دەرناهێنێتەوە ڕاست ئەوەش یەکێک مشکلەکان کە حکومەت محایدی حکومەت لە بزنس مشکلێکی گەورەیە ڕاست خاڵێکی تر لە سەتا 26 داوای ئەڵکاکە ڕۆتینی داری زۆر يعني روتيني داري روح حد لك بويا ايش كان المشكله كان برنامج كتابتيشا اول شيء قبل كمان اول شيء نقاطه زور مهمه هرشي قرار يجي شخص لازم بدي بالتركيز بس اوانا كده لصار مستحقش غير بس انا هو طبعا قيلاني دائما هو قيلاني اولش ما هو لا علامه شلون تقبل الدوام لا هم عالمه بدو اتجاه نشان يكيف هم بحكوتي الكترونيه مسكوه ديجيتال جوفرمنت ياخذ اي جوفرمنت ياخذ ديجيتال ايكونومي ودوما خواطي ديجيتالي براسي هم عالم بمم عالم هم بيش كورونا هم دواي كورونا قبل المؤشرات من هنا كتشون مثلا سيجو طبعا هذا بالنسبه عالم موابق واعتبر نسبه عراق زاتر او مهمه كواتا أول ديجيتالية تعرف بسكورية كيف يروح يسافر كاتكاني أول ديجيتالية تشير كيف ديجيتال إيكونومي يأخذ إي إيكونومي لا إي إيكونوميا هم نسبة كاني في أبو كاركتن بازر كاني في دي كومراتي دزقشين بازاني خدمة بزاني هاتشي تشتري بازاني حبوي بكامل يقرأ الشواذ الكلاسيكية معنا هم يقرأ وترخاني شيء كامل أكلا لكم الجو في وديبا خدكوا وبينديشي بعد دروي خوي لە 2016 ئەهمیەتی دیجیتال ئیکۆنۆمی دەکەوتەوە لە 2016 ئابووری دیجیتالی تقریبا گەشتووەتە 11.5 تریلیۆن دۆلار 11.5 تریلیۆن دۆلار دیجیتال ئیکۆنۆمی مساهمەی کردووە لە عالەمە کە کاتە لە ساڵ 15.5 GDP عالەمی لە ساڵ 15.5 GDP عالەمی لەسەر دیجیتال ئیکۆنۆمی بۆ کە عالەم کردوێتی ئێمە ئاگامە دینی بەڕاستی پێشبینیەکە لە 10 ساڵێکە بێ لە ساڵی سوێن تەسەوڕەکە نەک بسوێن زۆر زیاترەوە بە تایبەتی باشاتری کۆڕۆنا باش ئەمە گەر تعریفیش عام بێ بۆ دیجیتال ئیکۆنۆمی دوای دێن سەر تەفاسیل دیجیتال ئیکۆنۆمی خۆی چییە پێکهاتەکانی چییە ئەمەنێ پێشەوە ئۆکەی زانی گرنگیەکەی دیجیتال ئابووری چییە دیجیتال ئابووری دیجیتال چییە یەکەمان فرەچەشەکردنی ئابووری ئیشێکە لە کلیسەرچەکان کە ئابووری تاگرهەندی ئەگۆڕێ ئەیگۆڕێ بۆ فرەمەهەندی چێتە بزنس ئەگۆڕێ بزنسەکە دروستەکە و هێزی کاریش ئەگۆڕێ ڕاست تەرکیبەی هێزی کار یعنی هێزی کار لە کەمیەوە تەحویلەکە بۆ نەوەعی کەواتە ئەگەر بۆ عالەم ئەمە ڕاست بێ کەواتە بۆ عێراق و کوردستان زۆر زەرورە ممارەسەی دیجیتال ئیکۆنۆمی بکە کەمە ئەبینی دیجیتال ئیکۆنۆمی بەڕاستی مەعجزەیەک نییە یانە شتێک نییە سەرڕی نییە کە عێراق و کوردستان نیکە بەڵکو وڵاتەکانی کەندا و سەروی ئەفریقیا هەموو دەستیان پێکرد بە هەنگاوی باش ئیستیفادەشیان لەکرد حتا بۆ کۆڕناش لە سلایدەکانی پێش داهاتوایان بین دوێمیان وڵاتە کێشەدارەکان ئەو وڵاتانەی کە حکومەت و کۆمەڵەیە لێک دابڕاون بە تەواوی لێک دابڕاون کەواتە دیجیتال ئەتوانێ متمانەکە بجێڕێتەوە ئەگە سەری عێراقی سێرەکەین ئێمە اقتصادێکمان چیمانێ اقتصادێکی نەوتمان هەیە و لەمان کاتەیە اختلاف یاخود ئەتنیکی مختلفمان هەیە ینی کورد عەرەب هەموو شتێکمانە باش ئەمانە بێ خاڵی ئیجابی بن بەڵام سەیرەکەی ئەمانە بوون بە خاڵی سەلبی بۆ عێراق و بە تاگرهەندی و اختلافاتی ئەتنیش شەڕی ناخۆی بۆ دروست کردوین یعنی ئەمەش کێشەیەکە بەڕاستی بە دیجیتال ئیکۆنۆمی تا ڕادەیەک معالەجێ مەشاکرێ ئەوەزان کەواتە ئەگەر بۆ عالەم زەروری بۆ کوردستان و عێراق زۆر زەرورە چونکە لەبەری حکمی ڕەشید و شەفافیەت و بینەکردنی متمانە دروست دەکاتەوە لە بینی خەڵک و حکومەتە خاڵێکی تر بۆ کۆڤید 19 بە حەقەت
حکومەتەکان ئەگە کێشان هەبوو بێ کۆڤید کۆڕۆنا هات کێشەکانی قوڵ کردو جا کێشەکان چی سیاسی بێ چی ئەمنی بێ چی ئابووری بێ مەقوڵی کردەوە کەواتە پەیڕێوکردنی سیستمی دیجیتاڵی جارێکی تر ئەم مشکلەی حەلەکە بۆی ئیش دروستەکە تۆ لە ماڵەوەیت ینی فیس تو فیس ئەگۆڕێ بۆ سوشال دیستانسینگ ینی لە جاتیەوەی خەڵک کۆکەیتەوە لە شوێنەکە نە خەڵک تەفرقە پێەکەی یعنی هەم حیمای خەڵکەکەی خۆ پارێزێ لە هەمان کات چاوای لێکی بڵاوەکەیتەوە ئیش ئەخێتە ناو ماڵەکانەوە کابرا لە ماڵە خۆی واتوانێ بزنس بکات وە خۆپارێزی بەهێزترەکات و ئەسڵەن ئەگەر بێت و حکومەتێکی دیجیتاڵی دروستکەی دەسە بە ئاسانترە گاتە خزمەت گوزاری و کولفە و جوهد و ئەمانەشت زۆر کەمە بێتەوە یەکێ لە بوارەکان کە تاسیرەکە سەر تۆکمەکردنی هێزی کار یعنی نوعێتی هێزی کارە گۆڕێ لە ڕێگای دیجیتال ئیکۆنۆمیەوە هێزی فرسەتی ئیشی تر ئەخڵقێنی یەکێ لەوانە فریلانسینگ چییە؟ تۆ لێ کاتە توانێت بۆ پێش شەریکە ئیشکەی لەم شەریکە سعاتی شەکەی لە 2 ساعت شەکەی لە 3 ساعت شەکەی ئەلتیزامێکی دابی بە ساعینەکەەوە نییە ئەمە هاوکارێکی باش دەکات هەم بزنست هەیە هەم دەخلت هەیە هەم ئەمە چی بۆ دەکات بەڕاستی دیجیتال ئیکۆنۆمی بۆ دەکات یاخو مایکرۆوەرک تۆ سلسلەیەک ئیش هەیە لەم سلسلە ئیشانە لێشێکیانە مشارەکەکەیپی مەسەر من جدای اقتصادێکم بۆ نمونە جدای اقتصادی کۆمەڵێک بواری هەیە ئەکرێ من لە حەقەیەکە ئیشکەم ئیشکە لە حەقەیەکی ترە بەڵام بە هەموو لە هاتەکە پاکێج دروستەکەین سەناعەتی سیارات هەر وایە کەواتە توانین لە بەشێکە ئیشکەی یاخود ئاوتسۆرسینگ تۆ من کۆمپانیایکی گەورەم هەیە شەرت نییە هەموو ئەوانەی کە ئیشم لەناو خۆیان بن نا ئەکرێ بەشێ لە ئیشەکە بیەم بە شەریکێکی تر بۆم بکە بیەم بە زەلامیش تر بۆم کە بێن منەوە ئەمە کێ ئاسانکارین بۆکە زیاتر دیجیتال ئیکۆنۆمی ئاسانکارین بۆکە توێژینەوەیکی جاری دەناخستووە گەشە پێدانی ئابووری دیجیتاڵی ئەگە بەڕە لە سەدە دیجیتال ئیکۆنۆمی گەشە پێ بکەم GDP چەند زیاکە لە 0.85 بۆ 1.16 زیاکە ئەنی چەند تەسیرەکەی مزعافە لەسەر GDP یەکێ لە خاڵەکانی دیجیتال ئیکۆنۆمی ئەوە پرۆدەکتیڤیتی ئینتاجێ زیاکات لە کەرتی بەتابەتی نسبەتی لە 26 ئینتاجەتی اقتصاد زیاکە ئەگە بێت و بە دیجیتال ئیکۆنۆمی چونکە لەبەرەوەی هەم شەفافیت دروستەکە هەم هەدەری زەمن و کات و جوود کەمەکاتەوە باشە کەواتە ئێمە ئەگە بزانین ئەمە مەشاکلەکانمان زاری پێش دیجیتال ئیکۆنۆمی تعریفێکی پسکۆلی دیجیتال ئیکۆنۆمیمان کرد هاتینە سەر ئەوەی گرنگیەکانی چی بۆ باسمان کرد کەواتە دیجیتال ئیکۆنۆمی خۆی چییە ئەمە زۆر ئەمێ بەکە تەرکیزەکەین لە 5 بەشی ئاساسی پێکات دیجیتال ئیکۆنۆمی یەکەمان ژێرخانی دیجیتاڵی ژێرخانی دیجیتال برتێ لە شەبەکەیەکی ئینتەرنێتی بەقووەت باش و بە دوو شێوەیە ئیمما جێگیرە کە بێرە فیکس برۆدباند مەسەلەن وەکو IQ کە لە شوێنەکە جێگیرە یەکێشان جوڵاو مۆبایلە یاخود پۆرتەبڵە برتێ لەبی کە جیازەکان هەمانە تووشی بە نازەم نەورۆس تەلیکۆمە ئەمانی کە هەمانە بەڵام لە هەموو حاڵەتەکانە دیجیتال ئیکۆنۆمی پێویستی بە جیاز ئینتەرنێتەیە سیستمێکی ئینتەرنێتی چی تابێ کۆڵەتێکی بەرز بێ بەڕاستی ئێتا ئێمە هەمانە هەمووی 3Gە 3G ناتوانێت دیجیتال ئیکۆنۆمی دروستکە ئێستا حکومەتی عێراقیش تقریبا زەختێکی دروست کردو تحویل بن بەلانی کەمەوە بۆ 4G ئێستا ئەبینم ئاسیا سەڵوە دیعایەکە بۆ 4G نەورۆز کردی بۆ 4G بەڵام هێشتا ئیکەمەن ماوە سیستمێکی خێرا بەتوانە لانیکەم لە برۆدباندی 4G بێ شیاو لە ڕووی تێچوونەی بەڕاستی زۆر کەران نەبێ بۆی کە هەموو کەسە دەستی بیگاتێ بەڕاستی و خاڵێک تریش تەختەیەکی کۆڤەریجێکی فراوانی هەبێ یعنی هەموو شوێنە و قوزمەکانی وڵاتەکە بگرێت نەک ئەندێکی مەحروم بێ ئەمە گەورەترین کێشە کە تووشی بوون بۆ دیراست بۆ جامعە بۆ خوێندن بەڕاستی زۆعفی ئینتەرنێت بوو ڕاستە بەشەکانی تری ئەدەواتەکانی بوو تولز یا ئینسترومنتەکان بوو مۆبایلم لێ شتم لێە بەڵام بەشیشی ئەساسیشی نەقس ئینتەرنێت بوو ئینتەرنێتەکان هەم گرانن هەم کۆڤەریجیان نیە هەم نوعەتەکانیشان زۆر باش نییە بەڵام بەعام خەڵکەکە تعارفێکی لەگەڵ سیستمەکە هەیە ئەوە خەڵکی ئیجابیە بەڵام ئەمانی خەڵکی سەلبی لە جیهاندا نزیکەی 4 ملیار کەس کۆنێکتی ئینتەرنێتی هەیە ئەوە خەڵکی ئیجابیە هەتا وەکو خەڵک کۆنێکتی ئینتەرنێتی هەیە بێکەواتە تۆ
بازارەکەت ئیشەکەت بزنسەکەت شتەکانت فراوانترێ بێ عێراق وڵەتی سیستمی ئینتەرنێتی داوە بە کۆمپانیەکانی زەین قودرەکەی تەختەکەی لە عێراق لە سا 42 کۆرەک تەلیکۆم لە 120 ئاسیا 3 لە 137 و ئەوەی کە 4Gشە ئەوەی من بزانم بەس فاصلین کەیەتی لەگەڵ ڕۆسیەتی ئەوانی کەشتان نیانە کە بیکەن بە 4G ماویانە کەواتە ئەتوانین بڵێ سیستمی ئینتەرنێتیش لە عێراق و لە کوردستانشە خراپ نییە ئەوەی هەنگ زەختکەی تەحویلیکەن بە 4G ئەوە کێشێکی گەورە نییە کەواتە ئەتوانین بڵێن ئەرزەیەکی باش هەیە بۆ ئەو ئینتیقالە لە حکومەتێکی کلاسیکیەوە یا لە اقتصادێکی کلاسی بۆ اقتصادێکی دیجیتاڵی هەم خەڵکەکەم خوێنەوارە هەم سیستمی ئینتەرنێتەکەش داخەڵەوە شتێکی باش بەشی دومی لە پێکاتەکان یەکەم وتوان ئینتەرنێتە بەشی دومی بتێ لە خزمەتگوزاری دارایی دیجیتاڵی کە بێت دیجیتال فاینانشڵ دیجیتال فاینانشڵ چییە بە حقیقت ئەنکە سیستمی دیجیتاڵی هەیە ئەبێ بتوانم من هەموو معاملاتی حسابەکە بۆ بکەم ئەگەر تەوفیرەکەم ئەگەر دەفعەکەم ئەگەر پارە وەرەگرم کاش ئەگەر ئیسtisماراتەکەم ئەبێ هەموو معاملەیەک بتوانم لە ڕێگەی ئینتەرنێت و بیکەم نەکرد کۆمەڵە معلوماتی لێ وەرگرم بۆیە ئەم بەشیان لە ئینتەرنێتی کوردستانە لە ئینتەرنێتی عێراقا نوقسانی هەیە تاکو ئێستاکانە عێراق دوو مەڵەتیا بە ئیواڵێت کە بریتێ لەو هێنانی کە ئیش حساباتی پێ بە هەموو معاملەکانی پێ بکرێن یعنی هێشتا ئەمە نەخسێکی گەورەیە ئەبێ حکومەت پڕی کاتەوە لە ڕێگای کەرتی تایبەتەوە بەشی سێمی پلاتفۆرمی دیجیتاڵی پلاتفۆرمی دیجیتاڵی چییە بێتێ منەساتی ئەلکترۆنی ئەم منەساتات هەدفەکەی چییە مهم ئەوەیە کۆمەڵە خەڵک کۆکەیتەوە لە دەوری بەرژەوەندەیەکی باەن ئەمە بەس بە ئینتەرنێتەکرێ یعنی بە شوێ کلاسیکی ناکرێت ئەمە شێوازی زۆر بەرەگەن تاک بزنس حکومت کویانەکەیتەوە لە نزیگەک بەرژەوەندێکی هەڵبەش کویانەکاتەوە ئەجا بەرژەوەندەکە پارەیە مەسلحەتە بزنسە شتی معنەویە إلى آخر شتێک بێ ئەماش کە چەند نوعیان هەیە بزنس تو بزنس ئەتوانێت بیکە بزنس تو کۆستمەر ئەتوانێت بیکە کۆستمەر تو کۆستمەر ئەتوانێت بیکە گۆڤەرمەنت تو بزنس بیکە گۆڤەرمەنت تو کۆستمەر یعنی ئەتوانی ئەمانەش ئەم سیغانە هەموو وەرەگرێ ئەمەش تەنها فقط لە ڕێگای دیجیتال ئیکۆنۆمی ئەکرێ ئەجێنێ ناتوانێت امتیازی بکەیت ئەوە امتیازێکی زۆر مهمە کە لە وەزعی کلاسیکەوە نەقڵەوی بۆ حاڵەتێک کراوە بەشی چوارەمی کارەمای دیجیتاڵەیە کە بێتێت دیجیتال سکیل یاخود دیجیتال سیتیزن یعنی کۆی سیستمی دیجیتاڵی قیمەتی نییە ئەگەر مواتینی دیجیتالیت نەبێ ئەگەر هاوڵاتی دیجیتالیت نەبێ چونکە بۆچی تۆ هەموو وڵاتەکەکەی بە سیستمێکی ئەلکترۆنی چڕ معقولە تۆ سیستمێکی ئەلکترۆنی چڕ هەموو حیاتی کردوبەوە بەڵام مواتینەکانت نازان بەکاری بێنن بۆیە ئێستا تەوجوهاتێکی عالەمی زۆر هەیە کە بتوانێت دیجیتال سیتیزن دروستکە بەقەدەر سیستمەکە زۆر لەوە مهمترە بۆی دەستکاری یاخود دەست برێ بۆ سیستمە بەکاری بێنە لە حاتی ڕۆژانەیە ئەوە خاڵێکی زۆر مهمە بەشێکە لە دیجیتال سیتیزن کە ئەوە دروستکە آخر بەشی لە سیستمی دیجیتاڵی برتێ لە دیجیتال ئەنتەرپرنور منەظەمات شێکرێتەوە ئەنتەرپرنور شەریکات شێکرێتەوە چی نەمانە ئەمانە بریتین لە گۆڕینی تەکنۆلۆژیا یاخود گۆڕینی ئینڤێنشن ینی ئیبداعات داهێنان تەحویلەکە بۆ سلعە یان بۆ خزمەت گوزاری بەڵام کە وەکو بزنسێک کە تەحویلەکە تەحملی ڕەح و خەسارەشەکەتیایە مەسەرەن ئەمەش یارمەتی دەرە دیجیتال ئیکۆنۆمی کە ئەم سیغێ داخڵەکە بۆ دروستکردنی دیجیتال ئەنتەرپرنور زۆر مهمە لەبەر ئەوەی کۆمەڵەشی تازە هێنێتە ئاراوە یەکێ لەوانە نیو کۆستمەر تۆ ئەگەر اقتصادی کلاسیکی بێ زۆر بە قورسینی کۆستمەرە دۆزیتەوە بەڵام ئەگەر بێت و بە دیجیتال بێ بە ئاسانەی دۆزیتەوە نیو دیزاین یەکێ لە مشکلەکانی اقتصادی عالەمی بەڕاستی دروستکردنی سلعەکە نییە دروستکردنی دیزاینەکەیەتی ئەم سیارەیە ئەەکەم دیزاینەکەم چۆناهیە ئەم جلوبەرگا ئەەکەم دیزاینەکەی چۆناهی کەواتە دیزاین زۆر مهمە کە بەشێکە لە احتیکا کەواتە ئینتەرنێت یارمەتیمەدا چۆن دیزاینی تازە دابنێم نی بێتۆت ینی دۆزینەوەی ڕێگای تازە بۆ زیادکردنی داهات کەمکردنەوەی تێچوون ئەمە بە ئەلکترۆنیت و بە دیجیتال ئیکۆنۆمیێت ئەمە بکەین دۆزینەوەی هەلی نوێ خەڵکی تر یان کە بێتێ نیو پارتنەرز تۆ لە مەجالێکە ئیشەکەی بە سەیرەکەی ئیشەکە بەتەنیا خۆت پێ ناکرێ دووسێ خەڵک داخڵەکەی پارتنەر تۆ شەریکێکی گەورەت هەیە ئەتەوێ
هەنگی سەپلایر هەبێ کەواتە لەگەڵ چی ئایکەوەتوانی بە ئینتەرنێت لەگەڵ سەپلایەکان تا ئیشکی کولفە کەمەکەیتەوە زەمە کەمەکەیتەوە جوود کەمەکەیتەوە بۆ خۆت دۆزینە سەرچاوینەوە بەهێزکردنی چێبەرچێ کۆمپیتیشن سترەثنی ئەوەش بەڕاستی سیستمی ئەلکترۆنی منافەسە زۆر بە قووەتەکە نەتیجەی منافەسە بە قووەتکردن تۆ هەم کواڵیتی بێ بەرزکەیت و ناچاری هەم بێ سەعردا بەزێنی کەواتە لێرە هەم ڕەفاهێت زیاکی هەم اقتصاد گەشە پێدی ئەمە تقریبا تعارفێکە لەگەڵ بە مختصری لەسەر دیجیتال ئیکۆنۆمی ئەرکانەکانی وەچێ دروست بووە و چۆن ئەتوانی ئیسفادە لێ بکەی مێنێتە سەر ئەوەی ئایا ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی مووقیفی چی بێ لەم سیستەمە دێنە سەر ئەمە منظەمەکەی ئێوە منظەمەکانی ئێمەکە ئیشی تاکەین ئەمان دەوریان چی بێ ئەڵە پێویستە ڕێکخراوانە پشتی ئەمانە بگرن بۆ چونکە لەبەر ئەوەی بە ئاسانتر ئەتوانن ئیستیقطابی ڕێی جەماعی بکەن ڕێی کۆمەڵ بکەن بە کەمتری کولفە جهود تێچوون ئێستا ئێمە حتا ئەگەر ئەم سیمینارە بە ئۆنلاینمان کردا بە شەرتێک لە ئینتەرنێتەکە ڕاببینی ئێستا ئێمە بە ئۆنلاین ئەیکین جاری وایە کۆنفرانسەکەین بە ئۆنلاین لەسەر مستەوەی عالەمیەکی مستە خەڵکمان لەگەڵای لە ئەمریکا لە بەغا لە هەولێر لە شوێنەکانی تر بەڵام کێشێکی زۆر گەورەمان تووشە بێت جاری وایە اجتماعەکە لەبیرەچێتەوە لەبەرەوەی کارەبا بڕێ کارەبا بڕێ سێ چوار کەس دەرەچێت خەتەکە زەعیفە تێناگەی ینی کەواتە بۆ سیستمێکی باشە گەر هەبێ مەسلحەتی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تایە کە بە ئاسانتر بە جهود و پارە و ئیمکانێکی کەمتر ئەوێ ئێستقطاعی ڕێی خەڵکە خاڵێکی تر ئەتوانین بە نێتوەرکینگ یعنی ئێستا لە کوردستانە هەیە شەبکاتی نێتوەرکینگ هەیە زیاتر تقریبا لە 200 منظەمەی تایە ئەمە ئیشکی زۆر ئاسانە ڕەنگە ئەگە بە نێتوەرک نەبێ ناتوانێت تو ئەمە بکەیت بەڵام کە نێتوەرکینگ ئەوە فراوانەکەی بە ئاسانی ئەتوانێت تاسی لە ڕێی عام و تاسی لەسەر سیاسەتی حکومەت بکەیت کە ئیسلاحاتەکە یاخۆ نایکە زۆر جیاوازە کە بە کلاسیکی ناتوانێت بیکی بۆیە بە شێ لە شتەکانی کە منظەمات دەبێت دەوری پێ ببین ڕێکخراوەکە ناتوانێت دیجیتال ئیکۆنۆمی استفادە لێ بکەن بۆ قوڵکردنەوەی مەودای دیموکراسی چونکە تۆ ئەگەر دیجیتال ئەگەر تۆ حکومەتێکی ئەلکترۆنی بێ هەموو کەسێک بۆ خۆی کەناڵی خۆی هەیە یعنی ڕەنگە قرس بێ بنسبەت حکومەتەوە توانێت هەمووی حەج بکە وەکو تەلەڤیزیۆنێک دابخە یان ڕادیۆیەک دابخە بەڵام هەر کەسە منبەرێکی خۆیە کەواتە بە ئاسانی ئەتوانین فکری من بگاتە تۆ بگاتە من ئەمە زۆر زمێمەکە دیموکراسی قوڵەکاتەوە خارجتی بۆ پەتای کۆرۆنا بەڕاستی ئەتوانین زۆر کۆنتترۆلێکی باشترین نمونونەکە بەکارێن هێنا بۆ کۆنتترۆلی کۆرۆنا لە ڕێگەی ئینتەرنێتەوە سریلانکا و شمالی ئەفریقیا کۆریا بوون بەڕاستی ینی وەسینیش ینی لە ڕێگەی مۆبایلەکەی ئەیزانی شخصێک هەیە کۆرۆنای هەیە چەند لە تۆ دوورە کێیە ئەم کەسە کۆرۆنای هەیە فەحسی کردویان نەیکردووە کەواتە زۆر مهمە لە ڕێگای دیجیتال ئەتوانین ئەوە کۆنتترۆلی نەکرد کۆرۆنا بکەی کۆنتترۆلی زۆرشتی بکە ڕەنگە دیوەسەلبەکانی هەیە چۆن مڕاقبی شخصێکی بەڵام ئەکرێ ئەمە ناحی ئیسفادەکەی بکەین ئەتوان چەند ئیسفادەی لەکەی بووە ئەوەش دەوری بۆ کۆرۆناش دەوری ئەساسی بینی ئەوەش باسمان کرد ڕۆڵێکی زۆر گەورەیە کە منەزەماتەکان دەوری ببین بەڕاستی دروستکردنی سکیلفولنس هاوڵاتی دیجیتالی بەڕاستی بە ئاسانی دروست ناکرێت بۆیە زەختێکی زۆر گەورەی ئەوێ لە حکومەتی بکەیت مصر ئەمەی جێبەجێ کرد مصر تا ڕادەیەک ئەمەی جێبەجێ کە هات تەمان تا ڕادەیەک حکومەتی ئی-گۆڤەرمنت دروستەکە بۆ دروستکردنی ئی-گۆڤەرمنت تۆ ئەم سیستەمە بۆی خەڵکیشی تیا بکە پێویستی بە دیجیتال ستیزن هەیە هات 100,000 کەسی لەوەکو مەرحەلەی یەکەم 100,000 کەسی بەر لە ڕێگای TOT ینی ترینینگ ئۆف ترینەرز خەڵکی فێر کرد چۆن ئینتەرنێت بەکاربێنێ ئینتەرنێت بەکاربێنێت کە لە سیستمی حکومەتە دیجیتال ئیکۆنۆمی بەکارهێنێ نەکرد ئەوەی کە من کۆمپیوتەرەکان بزانم نا کۆمپیوتەر بەکاربێنم وەکو باسمان کرد بۆ فاینانشەڵ بۆ بەشەکانی تری کە باسمان کرد کەواتە ئەمە نقطەی زۆر مهمە ئەکرێ حکومەتی کوردستان عراقیش بە هەمان شێوە ئیش بکە بۆ دروستکردنی دیجیتال سیتیزن ئەمە زەمەنی زەمەنی ئەوێ هەم ژێرخانی ئەوێ هەم کات و جوودیشی ئەوێ بەڕاستی ئەبێ ئەگە بمانوێ ئەو خۆگواستنەوەیە بکەین بۆەوە پێویستەن بۆیە ئەوەڕۆکو ژێرخانێکەوە ئەوەش جێبەجێ بکەین ئێمە گەر
سیستمی دیجیتال مهم بێت ئەوکو باسمان ئەوگە مهمە ئەی کەواتە لە بەردەمی تەحەداکان چین ئەبە چی چارەسەرکەین بۆی ئەو بکەین لاوازی سیستمی بانک ئێستا باشە تۆ وا دیجیتال سیستمی دروست کرد باشە گە بانک لاواز بێ و نێتە سەر خەتی نەبێ من ناتوانم پارەی کارەبا لێوە بم ناتوانم پارەی قەرز لێوە بم ناتوانم قسەکەم لێوە بم کەواتە چی استفادەیە کەواتە بێ سیستمی بانک ڕێک بکرێتەوە ئەبێ ئینترنێت چارەسەر کرد خاوە بەڕاستی توانای نییە گرانە چارەسەر کرێ کۆڤەرێجی کەمە پێویستە کۆڤەرێجەکەی فراوان کرێ زمان ئینگلیزی یەکێکە لە شە مهمەکان بەڕاستی زمان ئینگلیزی تۆ زمان ئینگلیزی نەزانی ناتوانانی استفادە لەم سیستمە بکەیت کەواتە زۆر مهمە ئەمەش حکومەت برەی پێ بدە دیجیتال سکیلفولنس ئەوەی شەکە لەوانە کە تۆ هاوڵاتیش فێرکەی بەڕاستی تا ئێستاکان نقطێکی گەورەمان هەیە لێرەش ئەمەش ئەوەش نقطێکی گەورەیە بەهێزکردی کێبڕکێ لە نوێی کۆمپانیەکانە بۆی وەس ئینتەرنێت چاکەن نەک بێن اتفاقکەن لە بینی خۆیانە و احتیکار بکەن بۆی سعر بەسکردن تۆ دەسەڵاتنەوە بە شێوێکی لاواز بەجێ بێڵن سیستمەکە ئەبێ حکومەت ڕێگر بێت لەمە بەڕاستی ئەمە کۆمەڵک تەحەدان لە بەردەمی سیستمەکەیە ئەو سیستمە چۆن پەیڕەو بکەی پێویستەکانی گەشەی کەرتی تایبەت لە مەودای نزیک و مەمناوەندە لە مەودای نزیک و ناوەندان ئایا کەرتی تایبەت چی بکە باشە ئێمە کۆمەڵک پرسیارمان کرد ئایا چی بکە خەڵک ئێوە داوای چیەکەن حکومەت بیکە داوای ئەوان کرد چاکسازی بکەن لە سیستمی بانقا یعنی زۆر داوای ئەوانە کرد چاکسازی بکەن لە سیستمی بانقا کەمکردنەوەی گەندەڵی دارایی و کارژێڕی داوای ئەوانە کرد بەڕاستی داراییکردنی پرۆژە وەستاوەکانی ساڵەکانی پێشوو ئێستا دنیاک حکومەت قەرزارە شەریکاتی مقاولاتی مجاهیزەکان باشە کە تۆ ئەمانە بیتەوە هەم مەشروعەکان نامرن هەم پارێکی خیتە بازارەکەەوە بەڕاستی ئەیجوڵێنی ئەوەش داواکاریەکان بوو داخلکردنی سیستمی دڵنیایی بۆ ئابووری کوردستان تەمین شرکاتی تەمین ئەکتیو کرێ زۆر مهمە لە کوردستانە چونکە شرکاتی تەمین لای هەموو کەسێ مەسئولیت دروستەکە ئاکاونتەبڵیتی ئەگەر شرکاتی تەمین نەبێ ڕوحی بەرپرسیارەتی ناو خەڵکا دروست ناکرد من کەسارەکەم تەمینەکەم کەواتە کاچم بۆ لای فیتەرێک ئەبێ ئەویش ئیشەکەی خۆی تەمین کە بەم سۆکەری نەکش بەهاکەزای بەڕێم کە لەولا تووشی داعمەکە بم کە خانەکەم دروست دەکەم ئەم تەمین یەکەم فەرزەکە بەسەرمە کەواتە شتەکانم هەموو کواڵەتیی باش بێ کەواتە میش ناچارم ئەو مقاوەری بۆم دروستەکات سیفەتەکانی بەسەر فەرزکەم کەواتە نەوعێک لە شعور بە مەسئولیت لە ناو خەڵکا دروستەکە بەبێ بوونی تەمین ناتوانانی ئەو شعورە دروستکەی بۆیە یەکێ لە نقطە هەر ئەساسیەکان دروستکردنی شەریکاتی تەمینە بەڵام بەڕازگۆیانە لە مەجاری دوورمەوەدا کەرتی تایبەت بە چی بکە دروستکردنی سیستمی ئاودێریە زۆر مهمە چونکە تۆ مستەقبل بمە ئەڕۆیت و بەرهێنا لە بواری پیشەسازی کشت و کاڵ و پیشەسازی خۆراکی ئەوەش نقطەیەکی مهمە کە کەرتی تایبەت لە دوورمەوەدا بچێتە ناویەوە دروستکردنی بانکی بۆ بەرهێنان کەرتی تایبەت لە حکومەت بێت چونکە ئێستا گەورەترین موشکیلە نەقسی سەرمایە تۆ نەقسی سەرمایە چونکە سەرمایە لەگەڵ خۆیە مەفروزە کە من بانقێکم سەرمایە ئەدەم ئەبێت لە هەمان کاتە لیژنەیەکی ئیستیشاریم هەبێ متابعەی ئەم بزنسم بکە بۆ سەلامەتی پارەکەم من کابرایەک قەرزێ دەمێ 5 ملیۆن 6 ملیۆن دیمە بۆ مەشروعێک منطقی تیانە بەجێ بێڵم پارەکەی من خۆ حافیزی بکڕەوە ئێسمێنەکە ئیفلاسی کرد خۆ ئیشەکەی تو بۆ ناڕۆم من سەر و ماڵەکەی حیجزکەم یکواتە تۆ چیت کردەوە بۆیە کە بانق دروستەکەم قەرز ئەدا بۆ ئەوەدانکردنەوە ئەو بانقە متابعە بکە متابعە بکە لەکوێ ئیشکارەکەم بوو بۆم چارەسەرکە هاوکاریم بکە ئاگای لێم بێ ئەمە نییە بەڕاستی ئەوێ ئەمە ئیشەکە لە نقطە مهمەکان کە ئەڵەی دروستکردنی بانق ئەوە بێ و بەرهێنان لە کەرتی کەشتوگوزارە کەشتوگوزار بەشێکی زۆر مهمە و برەودان بە ناوچەی پێشەسازی ئازاد منطقەی تیجاری حوڕە چونکە عامەتەن اقتصاد کە بەرەو کرانەوە ئەڕوا تۆ منافەسەی ئەمریکاکەی تۆ منافەسەی فەڕەنساکەی تۆ منافەسەی دوبەیەکی کەواتە ئەبێ خۆت حازرکەی بۆ منافەسەیە ئەوەش لە چیا خۆی بنێتەوە لە دروستکردنی منطقەی تیجاری حوڕ ئەمە تقریباً بەشەکانی بوو دێنە سەر ئەنجامەکان بەسەریعی کەواتە لەمە چی هەڵەیەنجین لەم قساری خەڵک لەم سێرڤایی کردمان لەمەی کەرتی تایبەت لەمانی کە باسمان کرد چی هەڵەیەنجین ئەم نقاتانەمان هەڵانجە یەکەم بڕیارەکانی حکومەت سەرپێی بووە و زیاتر چاوی لە وڵاتەکانی تر کرد چیان کرد ئەوەی کردو ئەوە ئەچێکە لە خاڵەکان یەکێکی تری
ڕۆڵی خوێرخوازەکان و منەظەماتی غير بشيء منظمات قح او الدوري اساسيا بينوا وفعلا استقطاب الراي جماهيريان كردوا وفعلا خلق وزن كتابتي ومنظمات دعاني او النقطه شيء مهمه نك بشيء كان سيمان حكومه باشكشي تواوي كردوا شل فاكسين شل معالجه كردن بتواوي خويد زيوتوا لهمو قرصه كان كورونا همو يخسسر حولاتي اگر ملاحظه كن بلدرين لو فتره چندین مرکزی صحي دروز بو چندین خاصخانه با اضعاف جاران دروز بو هموشي بپاره هموشي خلقي دزروشتو وككراوا بو معناه چیه بو معناه که همو لو دکی نقل کن وسر حوالاتی خویلا همو مسئولیتك دزیو خارجت لقل بردوامي كورونا هشاريش زیاو بو لقل سيركا ل 2019 بێکاری سا 12 بووە لە 20 بۆ بە 89 ئەو 89 ڕاستە بەشێکی بۆی کۆرۆناکەوە ئیغلاقاتی جزئی و کولی بەڵام ئێستاش لە 1.7 ماساتێکی گەورەیە یعنی لە 100 کەس 30 کەس تقریبا 32 کەس 37 کەس بئیشن باشە ئەگەمە کاڵەکە بوو بۆ شێوەشە بۆ ئەم هیچ سیاسەتێکی وازەحش نابینم بتوانم معالجی ئەمە کە ڕۆژ بە ڕۆژ أما قرص به أي باشا كتولي بيكار يعني نبولي دخل يعني هجاري يعني بانخواردني طاقة تشيلي دي أما كارثاتي ودوايا وين نقطة شيء أو مهم أو كزور هاوكار بوي وضع لكل سنة بتاوي تجنتشو أو مرونتي اقتصادي كل سنة أو مشاريع بتشوشي بوا لبرنات وتصير بليت يعني مقامي كده خوي سريع تكيف خوي بيكره أو نقطة كي إيجابية براسي كهية لا أنا كان بروني أسواري كورونا سرجي كارو دهات لبازار كار دردكت يعني كوباس مانكر لصاحة هشتاونوي خلقي بكاري دوس كر بوي إغلاقات كانوا وصاني كارو وأراسكي لصاحة هشتاو هشت باتجاه أبوري كمالاتي تندوسيبو يعني قرصاكي كورونا حجمكي بهذه القطاع تقريبا صار 9 بووە بەڵام ئاراستەکەشی لە 1970 قورساکەی ئیمما بۆ تەندروستی بە ئیمما بۆ کۆمەڵاتی و هەرچەند توانێت اقتصاد داخۆیکەیتەوە ئەمەش حەجمێکی گەورەی و ئاراستەکەشی وازەحە ئەوە زۆر مهمە تۆ ئاراستەکە بزانی و لەگەڵ حەجمەکەی بزانی بۆی حکوم بزانە چی پۆلیسیەک بەڕێ بکە بۆی بتوانێت ئەوانە معالجە بکە ڕاستپاردەکانمان چییە؟ ئەگەبمانێ حکومەت دەم ئاستە زیاتر دانە بەزێ وەزع یان خراپتر نەبێ ئەبێ خۆی بگوازێتەوە بۆ دیجیتال ئیکۆنۆمی بە هەرچی تەمەنێکە ببیکە ئەگەر نەیکە دواکەوێت لە کاروانەکە قیتارێکە چاوەڕێی تۆ ناکە ئەوە ڕوا ئەگە زوفرێنەکەوی ئیسفادە لە ئیمتیازاتەکانی دیجیتالیش ناکی بەجێ دێڵێ تۆکماکردی توانایی دارایی حکومەت بەڕاستی ئەبێ داهات ڕێخاتەوە خەرجی کەم کاتەوە و ئەو گەندەڵی و ئەوەی کە هەیە نەیهێڵێ و شەفافیت دروستکە من نازانم حکومەت تا چەند پێکرێ یان پێی ناکرێ بەڵام ئەمە ئیتیجار ڕاستەکەیە ئەیکا باشە نایکا بەڕاستی بەسەر خۆی ئاشکێتەوە ئەمڕۆژە بەسری بەستەوەی چالاکی خەرزەکان بە سیاسەتی کەشە پێدان ئابووری ئەمە خەتەرێکی زۆر زۆر گەوری برادرینە من نازانم حکومەت تا چەند ئاگای لەمەیە ئەساسەن خاڵی گومرگ بۆ نییە من داهاتی لە کۆکە بوو لە هیچ علمێکی اقتصادا نییە خاڵی گومرگی بۆ کۆکردن داهاتی شتیوانە خاڵی گومرگی بۆ تەنظیمی اقتصادەکەمە و گەشە پێدانی اقتصادەکەمە چۆن من کە خاڵی گومرگیم هەیە ئەو اقتصادی کە موازیە بۆ اقتصادەکەی من کە نفسی منتجاتی من بەرهەمێنێ محاولاکەم تحدیدیکەم نەیهێڵم ناهێڵم شەرتی قەتعیکەم نا ئەیکەم بۆ منافەسە بۆ سەر کارتە تایبەتەکەی خۆم بۆی وەزی بات بۆ نمونە من ڕۆژانە 700 تن 750 تن دۆشاوی تەماتەمەیە بەڵام دوو معمەلم هەیە سێ معمەلم هەیە 500 تن ئینتاجەکەن من محاولاکەم بۆ 750 250 تن هێنم ئەمە ئەهێنم احتیاجاتی منە بەڵام لە جاتی 250 ئەیکەم بە 300 هەندێکی ئەڵم بۆی معمەلەکەی خۆم دانەنیشێ وەڵام هیچ نایە شتەکەی من هەرە فەوتی سەرفە بێ بۆی هەم کواڵیتی چاکە هەم سار چاکە کەواتە خاڵی گومرگی بن بۆیە زەبطیەکەم ئەی بەسمەوە بە گەشەی خۆمەوە دوو
خالق ومرجي الرقاي بيدام بيت تطوري اقتصادي بوكا بو نمونه جهازك بو معامل بو منتجات كان جهاز بو بينه رومتريكم بو بينه لا يخومنيها امر اون بو بينه تاجركم اون بو بينه نجم من معامل دوشام بو بينه معامل صابون متو صابون بو بينه كواتا يشي لخلال كان حكمتي هريم عراقي شويه خالص انه اذا كان بو داها يعني بكو بتواوي وظيفه كي غوريوا لو وظيفتي انه غوريتي بو افلاس اقتصادي كتو اساس سيستم امريكان ابي ورده شي معامل ومشاعر كان يخمن دايخي خاطر شي غوري هو بكاري لشي واتو يعني سعر على اساس وحوت وانا وغيه من ضمن كورسان زياتره الا شي وهاتو توصلوا كان هم كراويه اقتصادي ايران واقتصادي تركيا بو من اقتصادي شي موازيه ما تجيبي رواني هي حتما افلاس بيكي او خالتي زوزر ميبوا حسب تسير سربست خالك سيستمي باجي كروسان باع تكنيس ياساي زيرك يعني تتصور كان سا سيستمي باج كروسانا من نازل شر خلقها مو هولا ان الصاوا يعني بتاع خويس باج ابي برلمان دريكا تتصور كان بتعليماتي كان يعني لو اخذ كوت بازا شهر قرار درتو زاد كني صريبه هم بتعليماتي كلها وزاره الداخليه ودرتو جواني وزيران درتو اما غلطها يعني تصور كي كومبانيا جراسم هي من مناقشه زور قرم لقال بدري زريبه كردوها انا كاكا تو زريب لما سنه بلا سد حات لمسقي قازانج قال نا كاكا ام تعليمات ما ورث عنوان من عنوانك كم سي عنوانه كل عنوانك تقريبا مليون ليش قازان زاناوا اي باشا كتو داني كوات لسا بازو شمل سنه من موارثه من كردوها الله وانا اخو وبس مشيا يعني كورانا لدواي ميزو مهم ود هات كوكريتو اما زور خطره ابي سيستم شي زيره كبيه لسد حتى كم بيه بلام لبري حكمت اماني بيناكري يعني كومالك سيستمي باكوتي بكار هنا ناتواني بك تحويلك تسر خلق بيبيه تو باجكيبا ما بلا كردنا لقال شهر سري كورونا براسي ابي حكمت قرصاي خوي خلقيه لكورونا تبو معالجه كردني تبو فاكسين ناكرتو بجي بيلي وانا بزروي بوصر خلق خوتي اللي بديتوا بارتي وسيليك اما شي خطر براسي وكو بيني ما فعلا خلقك لا قالوا معاشه كم كدو لا قالوا بيجبوا بلام لكورونا خوي تحملين ديكاكا وكورونا ريتش كلواني كمكلفه زور كل فيشي زور ابي براستي بتابتي قبل راح لك يعني قرز بيه دنياك باريه حكم اللجنه قرن هذا بيتي بابا فكرين خلقان بروفيشنال تو كقرانك ودرس بيه لكن لجنه داخله اي شيء مناقشه قوله كان ما قبل دراني هولينا مبو يا كاك تو قرار درك خو بس لجوشي داخله وكملك موظفي بوسط شر دانا وكموالي حزبين اما قراران في دركي بس ايكوا كتابه لشو منظمات المجتمع المدني شو قرارات كان خلشي كل شو تو ابي امانه مشاركه في براستي شو قال بر واني شي صاحبي مصلحته لولاتك كويكي توا لجنه كاسي كاسه شركه فنجا كاسه امانه قرارا في دك نك لدواي ميزو مدير عام لك وشي خوازنا شو عايش هاتو في شو قرار كان در كان بلام خلقك كتحملك بقرسي سباس ركعتي زور من برد راس خوش شاي محمد اوف زور داوي بدنا كم ساعات والله بس زور داوي امرو شانزي سي همولا گزارن که ام یاده گرینگە بە شێوازی جۆرا جۆر یاد دەکرێتەوە مراسیمی تایبەتی بۆ کرێت طبعا ئێمە لەبەرەوەی کە لەگەڵ کاک عومەرە سەری گۆڤاری ئەلفالسان دانی ناسن گفتوگۆمان کردبوو لەسەرەوەی بابەتێکمان هەبێ و پێشتریش لەگەڵ کاک محەممەد لەسەرم بابەتە ڕێکەوتبووین و واشمان بە باشزانی مەرج نییە مەسەلان هەر هەمان ڕۆژی خۆی وێ لەبەرەوەی ڕەنگە چ لە مانگی سێ چ لە مانگی چوار کە ئەو بۆنانەمان هەیە و کە بۆنەی گرنگن بۆ میلەتەکەمان بەگشتی چالاکی جۆرا و جۆری تیا بکەین ئێستا لەگەڵ کاکمەرا لە گفتوگوین ڕەنگە یا لە پێنجشەممە یا لە شەممەیە ئێمە شەمەمان دانابوو بەڵام ئاماژەبەوە کاکە شەمە 20 مانگەکە ڕەنگە بە بۆنی مناسبەی نەورۆزەوانەیە کۆبوونەوەکە تۆزە زەحمەت بێت لەبەرەوە لەو چالاکی کە ئەنجامی دەین لێرە کە هەڵدانەوەی گۆڕێکی بە کۆمەڵە
بە دوو توانای جیاواز توانایەکی ناوخۆی و توانایەکی دەرەکی کاک عومەر ئەزموونێکی لەو بارەیەوە نووسیوەتەوە و کارێکی لەسەر ئامادە کردو پێشکەشتانەکەین ئەگەر ئێستا ژێوێ شتێک بفەرمێ یا دوای گفتوگۆکەین و برادەران ئاگادارەکەینەوە لەسەر کات و شتەکەی هەر لەحزەیە بێ موشکلێنی زۆر باشە ئێستا بۆ ئەوەی بەڵام بەڵای من ئەوە شەمە هیچ بەقەوە نایە زۆریش دوانەکە ئەگەر پێشەمە بێ باشتر زۆر چاکە ئێمە ئامادەبین لێرە ئەنجاو دوای زانین بۆ هەمووانەکرێت بەس بۆ زانیاری ئەو برادرانەی کە نوێ معلوماتی لەسەر کۆکەنەوە ئەو پرزنتیشنە لەسەر توانای ناوخۆیە کە بە هەند نەجیە ئەو مەسن لەگەڵ تیمێکی نێودەوڵەتی کە 4 گۆڕێ هەڵداوەتەوە 13 ملیۆن دۆلاری پێچوو هیچ بەڵگەیەکی قانونی ناو ئەو گۆڕانە دەست نەکەوتنەوە و تەرمەکانیش نەناسرانەوە چێ بەس ناسرانەوە خەڵکی چی مانتیقەیەکە زۆرەتێکەونێکی شتیا بەڵام ئەوەی هەڵابزە تیمێکی ناوخۆیی بە حساب ناپرۆفیشناڵ هەڵیدانەوە هەرسی تەرمەکە ناسرانەوە بەڵگە قانونیەکانیشان هەموو دۆزرانەوە و پارێزدار تەنها 3000 ملیۆن پێچوو یعنی من جەختم لەسەر کەمکۆڕەکانی ناوخۆیە دوای لەناو پرۆژەکە کۆمەڵێک ئیلیمێنتی زۆر تایبەت و سەرنجڕاکێشەی سواسان زۆر چاکە و هیوادارین بۆ ڕۆژانەی داهاتوو جۆمان لەو بابەتە سەرنجڕاکێشەی کاک عومەر ببێ ئەمانەوێ بزانین بەڕێزێک ئێوێ بەشداری بکە لەسەر ئەو بابەتەی کە کارکەشی کردووە ئیزافەیەکی هەبێ تعلیقێکی هەبێ دەگای گفتوگۆ کراوەیە کاک فەیسەڵ ناوەکان بنووسم سەرەتا بۆ ئەوەی تەنزیمی بزانین چەند کەسە فەرمێ بۆی ئاگامان لە کار بێ بەڵێ خاتونیەس کامەرانی شخصن بەڵێ کاکانە کامەریان بەڵێ کاک فەرەیدون و لیناخان و تەنیشتی کاک فەرەیدون وەڵام ناوەکەم کاک خالید کاک خالید کاک خالید بەڵێ ئەبێ ناو کاک کوردۆ بەڵێ کاک دکتۆرانەت نۆ ناومان هەیە بۆ ئەوەی کە بەشداری بکەن لە کاک فەیسەڵەوە دەست کاک فەیسەڵ چەند باشە 3 دقیقە 4 دقیقە باشە فەرموو باشە کاک محەممەد سەرەتا دەستخۆشی بێتەوە بەمینە سیارێکی نوێیە پرۆژەی کوردستان لەکوێی ئابووری دیجیتاڵیایە دوو یعنی حەق بوو یەکێک لەو مۆضوعانەی کە ڕاستی تەدریس کرا سەر کەرتی تەندروستی ڕاستی کەرتی تەندروستی ئێستا بۆتە بە ئاراستەی یعنی کەرتی تایبەت ڕۆشتووە خۆی شارکێک بەشێکدا وتەجەر حکوومەت ئیهمالی کردووە بەڕاستی ئێستا کەرتی تەندروستی لە کوردستانە بە زۆر وەی کرد ناوی حکوومەتە زۆر بە خراپی و ڕاوەندەی تایبەتەکە ئێستا بۆتە جێی بتۆتەوە خەڵک زیاترەوە یعنی بۆتە شوێنی فرسەتی کار و ئەکرێن لەوە لە زڵی ئەوەی کە ئەکرا مثلا قسم لا أراستك كل بعرستك وضع حقا لوا اللي لازمني أو اللي بشكل نوع أو يكفيه في الصناعي صحة لكردستان هو سيك موضوع باج اللي بديت أصير أقول لكردستان هاتشي باج هنا قانونية شيء أكيد بالبرلمان شو بيكا أساسا الدستور يعني يجب أن تصالح كان كدرابة نوان يعني نوان هي تنبهين لقوا تعامل لكن ناكل يعني نروتي دەستکاری ئەو بکەین خەڵێکی بەسەرەیی ئێڵێن سیاسەتی بازرگانی ئێمە سیاسەتێکە ڕۆی لە دەیانجار خۆمان لە کۆڕەکان خۆمانە باسمان کردو سیاسەتی بازرگانی لە کوردستانە بە عێراقیشەوە سیاسەتێکە لە خزمەت ئابووری دەوڵەتانی دراوسێ و ئەو دەوڵەتانەی کەشتیانە هێنشکە هەموو ئوسوڵ ڕوونیەکانی ئێمە لە خزمەت ئەوانە تا ئاسانکەری بۆوانەکە لە جیاتی ئاسانکەری بۆ خۆمانەکە دوو عەقڵەتەکەی ئێمەش هێشتا نەگۆڕاوە دەڵا بخیانی بۆ تاریخ بۆ دواوە تا ئێستا بێنە ئەوەی کە زاڵە بەسەر عەقڵەتی اقتصادی کورد عەقڵی قاچاقچێتیە ئێستاش ئیشەکەمان بە بازرگانیە لە عەقڵی بازرگانیە پێش شوێن عەقڵی تیجاری و عەقڵی شوێنی پیشەسازی گوتوەوە شوێنی کشتوکاڵی گوتوەوە ڕۆیە تەرکیزەکەمان لەسەر بازرگانی بۆ بنیە ئەو قازان چێ بکە و قازانجەکەش لە شتێکی ترا سەرفکە نەک لەوەی کە تەطویری اقتصادی بکەی سوپاس سپاس کاک فەیسەڵیان خاتونیەس فەرموو
کاک محەممەد سەرتا دەست و چاوت خۆش بێ سوپاس بۆ پێوکاری کە کردوتانە پێزانی من هەیە بۆ ئەوە پرسیاری یەکەمم بەوە ئەبێت ئێستا بۆ نمونە لە دنیا 5 کۆمپانیا لەوانی کە دیاری کراون کە ئەمازۆن، ئەپڵ، فەیسبوک کە 5 کۆمپانیان گەشتی لە ماوەی 9 مانگی ساڵی ڕابردوو بەپێ ئەو داتایانی خراوەتە بۆ 128 ملیارد دلار قازانجیان کردووە کە کەرەنتین بووە لە ئەوروپا و وڵاتانی دیکە بە سەرانسەری دنیا. بۆ لە دنیا ئەم ئامارە دیارە کە چەندێک قازانج کراوە، ینی بەپێی پێشینەوەکانی ئێوە ئایا دەرکەوتووە کۆمپانیاکانی ئەلکترۆنی ئینتەرنێت چەند قازانجیان کردو لەو ماوەیە بە ڕێژەی چەند ئایا 115 120 ڕێژەکە چەند بەرزە ئەمە بۆ گرنگە و ئەگەر ڕێژەکە هەیە دیارە پێمان بڵێ و ئەگەر ڕێژەکە دیار نییە بۆ کارەکەی چییە. خاڵێکی تر لەبارەی دۆسێکی زۆر گرنگەوە لە کۆی ئەو خاڵانی خستە بۆ ئاماژەت بۆ کرد زۆر گرنگ بوو ئەویش مەسەلەی ئازادیە لە بەکارهێنان و لە کاتی ممارەسەکردنی هەموو هۆکارەکانی دیجیتاڵی. ئەمەوێ بڵێم لەگەڵ هەموو تەحەدیاتانەی کە هەیە سە بۆ منە لە هەرێمی کوردستان یاسایەک نییە بۆ منە ئەم هەموو بوارانە ڕێک بخابەیەکەوە بەتابەت لە بواری بەکارهێنان و مەترسێکی گەورەیەکێک لەوانەی کە هەیە هێشتا ئەو پرۆژە یاسایەیە کە جارێ تەجیل کراوە بۆ نمونە پشت ئەبەستێت بە مادەی 2 و مادەی 4 یاسای بەرەمداربوونەوەی چیرۆر کە سزای ئیعدام و 15 ساڵ زیندانی تایە. بۆیە بۆم گرنگە لەبارەی ئەم هەموو خاڵانەی کە خستە بوو کە لە شوێنێک بۆ باسی ڕێنماییت کرد کە پێویستە یاسای بەڕێ لە پەرلەمانەوە چەند بۆشایی هەیە لەم بواری ڕێخستنی کە ئاماژەت بۆ کرد بۆم گرنگە بکرێتەوە. زۆر سپاس. سپاس نیازخان کاکامەران فەرموو. سپاس دەکەم کاک محەممەد دەست خۆش بێ بۆ تەوەرەکە زۆر گرنگ بوو و یەکێک لە زەرمەندەکانی کە بە وەزعی خۆم منم کە لە کەرتی تایبەتە کارەکەم و یەک لە دوای یەک کارەکان ئەرمێ ئەرمێ بەسەریەکان لەبەر ئەو وەزعیگارە ئەو کارانی کە جەنابەتی هاتەوە من بۆ خۆم لە مەشروعێکمە 156 دەفتەرم احتیاج کاکاتە ملیۆنی زیاتر ئەنجا وەرەسەر هینەکانی تر ئەمە هەمووی سەبەبەکە هۆکارەکە کۆرۆنا جاوانەکانی کە کۆرۆنا بە ئێمەی وت من حوسێن و قاتل نووسیەوە ئەگەر بکرێت بتوانم بیخوێنمەوە ئەڵێ کۆرۆنا سەلماندی کە ئاسایشی نەتەوەی بریتی نییە لە چەک بەڵکو بریتیە لە ئابووری پەروەردە تەندروستی یعنی ئێمە جاران وامە نەزانین ئاسایشی نەتەوەی هەمومان چەند چەکمان هەبێت چەند ئەومان هەبێت پڕچەک بینۆمانە بەڵام کۆرۆنا سەلماندی کەوانیە ئاسایشی نەتەوەی بریتیە لە چەند تەندروستیمان باش بێت چەند ئابووریمان بەخۆت بێت چەند پەروەردەمان بەخۆت بێت. یەکی لە خاڵەکانی تریش کە ئەمەش ئەمە هەر زۆر بێنە ئاماژەی پێ بکەم ئەو وڵاتانەی کە نەوت ئێعتیمادیە کردە سەر نەوت ئێمەش کە هەرێمی کوردستان یەکێکی لەوانە ئەوە تا دەممان کردوتە ئاسمان و خوا هینی تێ بکات. یعنی بەڕاستی کۆرۆنا پێوتین ئەو وڵاتانەی کە نەوت ئێعتیمادی کولیان کردووە سەر نەوت و ئێعتیمادیان نەکردووە سەر بەرهەمی ناوخۆیی گەورەترین زەرەریان بەرکەوت و گەورەترین مشکلایان دەکەوت. زۆر سپاستان زۆر سپاس کاکامەران. کامەریان فەرموو. زۆر دەستان خۆش بێت کار محەممەد دەست خۆش بێت. من ڕاستی سێ پرسیارم لەوە تێ نەگەیشتم لە سەداسی کرێکی بۆچی مؤشراتی باشی لەو یانی ڕاستی من لەوە تێ نەگەیشتم. دەربارەی ڕێکخراوی خێرخوازی دیسان لەوەش هەر تێ نەگەیشتم ئەگەر ڕێکخراوی خێرخوازی بە بڕوای من نەکرد لەباری مادیەوە هەر لەباری چۆنەڵێ بنیاتی بەشەریەوە زەرری زۆر یعنی مەسەلەن چێ ئێستا بۆ نمونە ڕێکخراوی مام ڕێکخراوی خێرخوازی بارزانی بێت گەلەوەی لە بودجەی گشتی ئەبەن و لە بەخشینە خەڵک تێگەشتێنن ئەسەر ئیرادەی خەڵک تێگەشتێنن بەڕوان من هیچ قازانێکی نییە لە ڕووکەشە من خۆم هەر بۆ خۆم زۆر دژی ڕێکخراوی خێرخوازیم بەڕاستی یعنی ئەنتی ئەو ڕێکخراوە ئایا من بەس ئەم ڕێکخراوانە بێ من بەس ڕێکخراوی NGO یان ڕێکخراوی پیشەیی لێدە بێت چونکە
دیجیتال سلێزن بە بڕای تۆ کێشە بۆ ئازادی ئینسانیش دروست ناکات ئەمینی بە بڕای من دوولایەنە تۆ ئەوایە مەسەلەوە ئەنالایز کرد لایەنە ئیجابیەکەی و لایەنە سلبیەکەی من بۆ خۆم وایە بینم کە دیجیتال سلێزن خۆی ئازادی بۆ ئازادی ئینسانیش کۆنتڕۆڵ كاك فيصل كاك فيصل بالنسبه لمشروع بتشوك براسي يجي لواني فعلا زور استفاده للديجيتال كات سكنلوني استفادي اي سكنلوني ديجيتال ايه لكو او ديجيتال يعني لا غلطه طبعا لكي ديجيتال بالتاكيد اول شيء مرتبطه بتشيو مرتبطه بويك هذا كي سيستمك داخله به سيستمك داخل به فعلا كسيستمك داخل بوش مستفيد بتاعها نعم زور بس تفاصيل براسته كرتي تندرسي براسي من نمتو اجاب شو ناو كرتي تندرسي كو تبي بفرق لي اكري سيميناري خاص بو كرتي تندرسي بكري جا عقبت المعلومات هسه كيتو جناب بشتي شي وابكين وستي باشا والله من متواني براسي هم كرت كان بجوال مجموعه يعني تفاصيل بمي باج راستا ابي خوي بالبرلمان دركي برلمان وكوتمان بعد الوظيفه اساسيه خوي فانكشن اساسيه خوي دوخراوتو فانكشن كي بي ابين كخدمتي جيفانك بلام حقيقتك خدمتي اقتصادك اما جاكوتو واكري فرقش بين باجي حدود كان كجمرقه ولقل باجي اواني تر باجي اواني تر لهم نظام عالي مكاني شابوه لسر اساسي دروس كردني اختلافات لفرصتها من مؤهلاتكم هي مجتمع لقل تنمية خويا فرصة دروسك من فرصة بنا خلقه يجي كتير وكم من وياه فرصتي وخلقه فعلا أنت استفادي لك ما دام تكافئ فرصني لكم الله كواتا هاتون بشي تعبير ذاكرته بباج باجك من كفرصة بوها الكوتوا فاركم لي أسنن رفيق كم كفرصتي بوها لك وكم من نفس مؤهلاتي هي أكريارمتي أو بيبيري أما واردة بس أمش هات تجارك الشيبان راو براستي لمجتمعات إيمه أما جارك خراب كراو يعني خوي أساسا كباج لسه تكافئ فرص دان راو جاري يشتري أبيته خلافات تكافئ فرص أما خوي فلسفي شي قولة براستي بلان بهالحال أبي جوازيش تبينه دانا أبكي سياسة بازيان عقلتي واعي سياسة بازيان من لبرويك كوي سياسة باش كوي بولاد بو سياستي اقليم سياسه كان اقليم يعني مثلا حكومه اقليم ليه ولا ثاني اقليم اما باشكوي سياساتي اوانين صور طبيعيه بما باشكوي ابو جهاز انتاجي اوانيش اذا فعلا اما باشكوي جهاز انتاجي اوانين وضع اقتصادي كل سنه باشكوي بو جهاز انتاجي ولا كان دراسه من بدرجه ودرجه دو مشان رنا الصين وشنا كانت تجيبه وفعلا ما قيلانه شي قوريه وام قيلانه شارسنا كتاوكو نظامي السياسي لكل سنة نقرأ أو بردوام به وبويا إفرازات اجتماعي وسياسي واقتصادي قرصري لأكيوته لدعاته سباس بالنسبة نياسان بحقت رنگ هنگی دپرسیار کنه تو جواب بمو انترناشنال قازان سكول براسي نازانم بلام أو أزانم كأسا تقريبا لولايات بيشكوتو كانوا لدواي كوروناش لولايات دوكوتو كان شبراستي حموج تحويل بنية السر انترنت بدرجات مختلفة لاقتصاد بكارين تصور كم قازان جيزور أكن وقازان جكر بتابعتي لبواري ريكلام ومعنا استفادة لكن بالله نسبة كي كان نايزان بحقت ديار نية مرواتي جيشتم ياسقان نجمع بس يزورتلو نسبة كان ديار نية يعني بالتأكيد كربشتوينات واني دست بكوي بعد دست دكوي أجابوي بقري دست كي رنجا سيسورش كبي والله بالله بوينا قرام براستي بالله هي بالتأكيد هي بالضبط بالضبط تاك دخلي نبوه بلام اوان دوا بس كيف بكارهناني الانترنت والناتشارة لو رجع كمي بارك هي بكاري بين ودوم حتى لتكليفي بكارهناني موبايل بالتأكيد الراست بلام لا كوي تقريبا زي حوالي مليار ونيو كاس باسم كل هنا كشات شوار ونيو مليار كونتاكتي هي يعني أكيد هذا مشروع حزب أكيد نوعا ما بدرك بلام بالرقم نازلم ربط لبين أو ربني أزادي ديمقراطي فرخرا وتصوركم لا إما تاسكن من رجنا خرا رجل خرا بيبو اتجاه الخرا
کە چۆن ئازادەکە لە خەڵک بسەنگنەوە یعنی کۆتوبەندی بۆ دروستکە نەک وای لێ بکەن کە ئێستا ئەوڵی من تێگەیشتمە ئیسفادەی هەبێ کە کامەران من متفقم لەگەڵتا ئاسایشی نەتەوەی فعلەن ئەوە ئابووری و تەندروستی پەروەردە ئەوەی بەڵام بۆ معنایە نییە کە هێشتان هێز دەوری نییە هێشتان هێز دەوری هەیە بەڵام ئەکرێ بڵێ منافیز بۆ هێز دروست بووە ئەی نەخۆ حتا خۆراکیژی چکە لە نقطە ئاساسیەکان بەڵام هێشتان شەک کلاسیکەکانش کە بریتێ لە هێز عسکەری هێشتان ئەوەی بەتاڵ نەکردێتەوە ڕاست علاقاتی دەوری تا ڕادێک تەسیری لەو مۆزوع کرد خۆگەر بە علاقاتی دەوری نەبووە بە کوێت قەرزگاری نەبووە لە عراق چونکە عراق بە ئەوڵە ملیۆن کەسە و ئەوانی بە ئەوڵە ملیۆن کەسە حتمما خۆی چێک لە تێکسوونی بەڵانسی عالەمیش ئەوەیە ئێستاکانە کە وڵاتێکی بچکۆلە بە تەنیش وڵاتێکی گەورەوەیە چۆن ئەو تەوازن ئەخبارەتی چێکە لەوانە لە استراتیژیەکانی ئیسرائیل بەڕاستی کە ئیعادی تەوزیعی شەرقی ئەوسەڵ کاتە لەسەر ئەساس نەوت زیانی گەوری بەرکەوتووە بەتاکید من لەگەڵتان نەوت هیچێکە لە مشکلە گەورەکانی خۆمان لەبەرەوەی کە نەوتەکە بە مجەڕەدی بەکارهێنین و یەکێکە لە جاتی ئەوەی دەورێکی ئیجابی بینێ بە حقیقەت مجتەمەعی هەڵوەشانەوە مجتەمەعی داوەشانەوە مەسەلاً بە عەکسی نەرویجەوە مەسەلاً بە عەکسی ئەو وڵاتانەوە کە بە عەقلانە بەکارهێنن لا ئێمە فعلاً تیغێکە زۆر بە خراپی بەکاریە و ئەگەر بەردەوامیش بێ خراپتیش بەکاریە بەڕاستی یعنی بە تابەتی ئەگەر ڕەبت کرێتەوە بە دیجیتال ئیکۆنۆمی یاخۆی لە مشکلەکان چەم مەگوازان پرسیارەکەی دێ بەسەرەوەش یعنی ئەگەر ڕەبت کرد بە دیجیتال ئیکۆنۆمی خۆ کارەساتێکی گەورە دروستەکە ئەوەش لە مشکلەکانێتی لە و ئێستاکانە فعلاً ئێران خەریکە دەسە با بۆ بەکارهێنانی دیجیتال ئیکۆنۆمی بە دیوە خراپەکەیە سین بەکاری هێناوە بەڕاستی ئەوە شێکە لە مشکلانەی کە داهاتیشی مشەی گەورەی وەکو نەوت ئەکەوێتە بەردەمی سیستمێک کە نامەسئولانە ئیداری حکومەکە کێشەیەکی گەورەیە کاک عومەر بەڕاستی مە لەو ڕوانگەوە سیرمان کرد لە ساڵ 69 خانووی هەیە کرێ نادە لە ساسی کرێ چییە مؤشرێکی باشە یعنی ڕەنگە ئەو وەزعە من نازانم خصوصیەتەکان لێرە چۆنە و لە نەروی چۆنەکەوێتەوە لە بەریتانیا چۆنە تا بەریتانیا ڕاستە کرێکی زۆرە بەڵام کرێکیش حکومت ئاگای لێتی کە ناتوانێت بیدا ئەو بۆیەدا ناتوانێت بیکە ئەم بۆیەکە بەڵام لای من وانە لای من بیبێ و نەیبێ هەر خۆی بیدا بۆیە مؤشرێکی باش لە ساسی کەس ینی دەخلەکەی لۆدی کرێخانوو لەسەرە لە ساڵ 69 بۆ 70 تقریبا لۆدی کرێخانوو لەسەری نێت ئەتوانێت بەکاری بێنی بۆ ڕەفاهەتی فەردەکانی کەمتری دێنەوە ئەن باشە ئیجابیەتە نه 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 ما بس أكمل أبوه ما بس أكمل أبوه داولي بردناكم أجر واقعا بيت من نمت وأنا بيجي أنا مفكر كذا داولي بردناكم ما بس للأخرى وكان كاك عمر براستي ما بس من الرخاء السبرنية هو إيش اللي مشكلة كان النتوركينج كروسان وسأزور معناه 250 إخلاء النتوركينج هو جابته أما تعبئة بكي ادفوكاسي بكي بو هرچی شتێک بە حقیقت ئەتوانی چۆک بە حکومەت دارێت سیاسەتی حکومەت بگۆڕی توجهاتی مجتمع بگۆڕی بەڵام بەداخەوە ئەمانە خەسێنراون هەمووی سێبەری مەسئولە کە تۆ سێبەری مەسئول بێ هەرچی بەرنامەیەک دانی ناتوانێت جێبەجێکەی ئەی تەسەوەر کە تا 8 ساڵە ئەم نێتورکیەکە ئیشەکە بۆی شەفافیت لە نێو تا هەبێ بە شەرتێک حەزەکەم بزانی بە شەرتێک سایپی ئەمریکی لە پشتیوێتی دەیان سەدان راپۆرت دراوە لەسەر ئەوانە و من ئاگام لێتی کولی مانگێک جارێک بۆ حیزبەکان کتابە ڕوا لە منەظەماتەوە کە سێبەری سایپن بۆیان ئەڕوا بۆ حیزبەکان کاکە ئێوە وعدتاندا شەفافیتینەوە دروستکەن کردتان کولی مانگە لە بیرەخرێنەوە تا ئێستاکەرە نەکراوەخۆ بۆیە ڕێکخراوەکان من بەسم لە ڕێکخراوی مام و بەرزانی و چی و ئەمانە بەڕاستی ئەمانە دزن لە جیفانی خەڵک يعني المعاشي توي المعاشي منها أوي بيكا وبس قتيش بكارين براسي ما جوازه بله ما بس من الرخاوي خير غازية نقل كردستان مثلا ما زوير رخاوي غازية كان بريطانيا أيكم معلومات لسا العراق ولسا رشوات الناس كاتو مخابرات دولية بيني براستي يستلم منظمات دولية بيني منظمات توانين بلي بو اتجاهات دو جانبي هي
جانبێکیان زوربەی زۆری ئەسڵەن دەوری مخابراتێکی زۆر باشە بینێ بەڵام خۆ هەدەفی مخابرات چییە؟ کۆکردنەوەی معلوماتە معلوماتی اقتصادیە ئیجتماعیە پەروەردەی ئێمە باسمان کرد تەنانەت ئەسکەریە تەماتی ئەوانە وەنیە ئێستا منەظەمات دێ بە ناوی ئەسا ئەمە ئێمە حەزەکەم بزانین ئەمەی ئێمە بەو تەفاسیلە دەقیقە داوامانە بە ئەمریکا داوامانە بە ئەمریکا هیچ ویزەکە ئەمریکا جارێکە پارێزکە سەرکە مخابرات نێر ئێمە داوامەتێ ئەوی ئاگای لە وەزعەکەی من هەیە ئەنجا ئەمێنێتە سەر ئەو چۆن بەکاری هێنێ ئایا بەس بەکارێنێ بۆ هەدەفە سیاسەکانی خۆی فقط بەکارێنێ یان فعلەن ئەویش ڤیژنی هەیە ڤیژنی هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوچووکە هێزیی گەورەیە تا چەند بەکاری هێنێ بۆ ڤیژنەکەی یان بۆ ڤیژنەکەی و بۆ مخابراتی کوشی بەکارێنێ بڕوا بکە ئەو تەفاسیلێ لای ئەوان هەیە لەسەر سیستمی سیاسی کوردستان تەشخیصی یەک کاگنێکی سیڤەکی چییە چیەکە کاک مەسرور چیەکە فڵان کاک چیەکە ئەوەی ئەوانەی ئەسڵەن ئێمە هەر نایزانین بۆیە ئەکرێ بۆ بتیجار بێ بۆ مژواریدە سپاس ئەوەشی شلانەکەەوە ئەنجا دیجیتال ستیزین گەشەی بۆ خەڵک کێشە بۆ خەڵکی دووسەگەیانە بە تەئکید کێشەی هەیە بەڵام تیارە مهمە بەس ئەشکەوێتە خوارەوە سیارە مهمە بە ساڵانە 1000 کەسیش بێڕەوە ئەمە جانب سەربەکەیەتی حەزەکەم زانی یەکێک کێشە گەورەکانی دیموکراسی لە مستەقبەلە دیجیتاڵ خاستەن G5 ئەگەر G5 بێ لە ڕێگای مۆبایلەکە خۆت و کۆنتترۆڵەکەی لەکوێی چیەکەی چی بیرەکەیتەوە ئەمەش جێ لە خەتەرەکانە یەکێ لە نەزەریەکان ئەوەی لە مستەقبەلە تۆ کۆنتترۆڵەکەی بە ئینتەرنێت کۆنتترۆڵەکەی تەواوەتی دیکتاتۆرێتیی ئەلکترۆنی هەیە بەسەرتەوە ئەمە یەکێکە لە مشکلەکانی بەس ئەمێنێتەوە سەر ئەوەی ئەمەش چۆن تەجاوازەکرێت چۆن ئینسان معالەجەکە و چەند ئەخان ئەم دیکتاتۆرێتە تازەیەش ئەوش خۆواردێ یعنی ئەوەیەک ئێستا بەشار باڵێ هەڵە دەین وەڵا ئەو بووکە جوانەیە بەڵام ئێمە ئەڵین بە لایەنە ئیجابەکەی هەڵە دەین بەس لایەنە سەربەکەی دڵنیا بە زۆر گەورەیە تەواوە کاک خالید فەرموو دەست خۆش بێکارێکی هەستم بە ئەگەرچی بۆ لێخراویشیاوە هەستم بە تۆنێکی کوردانە کە توش بریتێرەوەی کە چۆن سیاسەکان دامەدویان پرە و ئالیێش هەڵە ڕێژن لای ئێوەی ئاویزان کە کەمتر گرنگی پێدێ بەڕاستی ئەو تۆنم تیابینی ئەوەش بوو بۆ ئەشکالیەتێک بۆ بابەتەکە کە کۆمەڵێشتی گرنگ تێکەڵاو کراوە یەک لەوانە فینانس و ئابووری جیانەکرابەوە بەتەواوەتی مایکرۆ ئیکۆنۆمی ماکرۆ ئیکۆنۆمی تێکەڵاو کرابوو و حتا بوو لەسەر ئاستی پرسیارەکانیشە بۆ نمونە یەکێک لەوانە تێکەڵاوێت لە ڕۆڵی حکومەتە پرسیارەکە یەکەم بەم شێوە بوو ڕۆڵی حکومەت لە مەسەلەی خۆپارێزیدا دواتر گشتگیر کرابوو پرسیارەکە ڕۆڵی حکومەت لە ئابووریدا ئێتۆ ئەم پرسیارە لە هەمان کەس بکەیتەوە یعنی لە وردەکاریەکەوە چووی بۆ گشتگیریەکە ڕەنگە لە وردەکاریەکە لەو نقطەیە لەگەڵ لە ڕۆڵی حکومەت لە مەسەلەی خۆپارێزی دوای ئەوە ڕۆڵی حکومەت لە ئابووریدا دوو بابەتی تێدا بوو کە یعنی بۆ من غایب و زۆر بەلامەوە گرنگە کە دەکەی ئاماژەبارەندێکی بام بۆ نمونە کێشە بنەڕەتیەکانی ئابووری کوردستان لە بەرچاو نەگیراوە کە ئەمە کاریگەری زۆر هەیە لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک کە دواتر لەسەر ئابووری بۆ نمونە ئێمە پارەی بودەمان نییە من دەخلەکەم وەکو خۆیەتی لە چەند مانگی ڕابردووە بەڵام حکوومەتی عێراقی کە بانکی مەرکەزی بەدەستەوەیە نرخی دیناری دابەزن وایە سیتێکی چووکەیە بە شکلاتی تێکراوە بە 250 دینار من ڕۆژانە پێشدانەمەچی بۆ مناڵەکەم یەکی بە 250 دینار کابرای دوکانان پێم مامۆستا گران بۆ بە 500 لەبەرەوەی پارەی وردە نییە ئەکرا ببێ بە 300 لە 250 بەڵام ئێستا من مەجبورم هەر هەمان چواردانە لە جیاتی دینارێک لە جیاتی 1000 دینار 2000 پێ بدەم ئەمە مەسەلەی زۆر بنەڕەتیە نازانم ئەگەداری و موزوعە ڕەنگە هەبێت کە فنەندە دووسێنتی بەکارمێنە هی ئێرۆسێنت کە چۆن ئەوروپا تەعامولیان لەگەڵ هەتا کێشەیەکی بنەڕەتی
کۆمەڵە کۆمپانیای گەوری وەکو نۆکیا باشە کشی کرد لە جیهان فلۆشیان لە بازارەکانی ئەوروپا ڕاوەستان تۆ بۆت نییە دووسێتی بەکاربێنی مەبەست لەوەیە یاخود دابەزاننی نرخی دینار ئێوە بەدەست هەرێم کوردستان نییە بەدەست حکوومەتی مرکزیە بۆ حکوومەتی هەرێم خۆی ساغ نەکردوێتەوە ئێشتا دەیەوێت ئابووری کێبێ لەگەڵ عێراق یا ئابووری سەر بەخۆیە بێت ئەمەیان جیاوازە لەوەی کە بڵێن بۆری نەوتەکان بە چی بۆ جۆرەشتانە وەریان یعنی ئەمە ئەو تەداخلکردنانە خاڵێکی تر کە لایانی نەزەریە ئێمە گرفتمان بەدەستیەوە هەیە ئەوی شەوەیە چۆن لە سەرەتای نەوەدەکان لە دوای ڕاپەڕین ئەم هێزانەکە هاتنەوە یەکسەر و خەڵکە کەوتە شایەتیکردنی ئایدۆلۆژیا ئێستا ئەوە ئایدۆلۆژیا نەماوە هیچ شتێکیش نەمانە ئێستا بۆ مەسەری ئابووریەکەش هەموو مێژووە لە پێشینەکەی حکوومەتی عێراقی لەسەر سۆسیالیزم کۆمەڵێ لەم بابەتانە ئێستا ئێمە هاتین یەکسەر بێ لێکۆڵینەوە وەکو خۆت وتت گۆڕیمان بۆ بازاری ئازاد لە بەرامبەریدا دزی ئازادمان دروست کرد چۆن ئەم مەسەلەی دزی ئازاد پێویستە بە یعنی ئێستا ئێمە شەریکاتمان هەیە زۆر گەورەیە بەس دێت تەدەخول دەکات یاسایەک بۆ احتیکار قەیوان باخری نەوتی هەیە کۆمەڵێ مەکتەبی کردوتەوە لەم ڕۆژانە من کوڕەکەم لەوەیە مێسیژێک ئێستا پێم بوو نانەوەسێتەوە هاتووە بۆ مەڵێ باوکانی خۆشەویست دایک باوکانی خۆشەویست لە قوتابخانەکان دەلاپمان داناوە وەرە تۆ سەرمان باخری نەوتێرە تەماعەکەیتە دەلاکێکی نەبەت ئێمە کەس پێی نییە بڵێ سەربان تۆ نابێگاڵتم یعنی مێسیژەکەم پێە مێسیژەکەم پێە یعنی کابرایە 10 سەعات بە پێوە دەوەسێت سرێ بە 3000 جار کاری دازانی دەست ناکەوێت لە ڕۆژەکە ئەو احتیکاری ئەمەشەکە هەندێ هەڵی تێدا هەبوو لە تعریفەکانە بۆ نمونە نیودیزاین بریتی نییە لەوە کە تۆ سیارە دروستەکەی دیزاینی مارسیسێکی تازە بکەیت نیودیزاین بریتیە لەوەی کە سیارە هۆکارێکە بۆ گواستنەوە چۆن دیزاینی هۆکارێکی نوێ دەکەیت بۆ گواستنەوە بۆ نمونە تۆ لە کاتێکە کە جادەکان پەرەباڵخن ئەمە نیودیزاینێکی ترەکە هاتۆتە کایەوە تا سیارە بتوانێت بفرێت لەبەرەوەی لەم زۆر لە سەراوە ساوە ئەمە نیودیزاینە نەک دیزاینێکی نوێ بۆ نمونە مارسیسی 2 ساڵ یاخود 3 ساڵمان ئەو شتێک کە وتت خاڵی بوومرکی ئەرکەکەی ئەوەیە کە بوومرگ وەربگێت تۆ ئەرکی بنەڕەتی ئەوە نیە لە سنوورە ئێمە کۆمەڵی خاڵمان هەیە تۆ کە دیت یەکەم جار داوای پاسپۆرتی لێکرد دوای ئەوە خاڵێکی بوومرکیە دوای ئەوە هیچ سیارەشە وەنیە ئەدینا بوومرگ ئەرکەکەی ئەوە لە کۆتایە ئەو مەسەلەی خۆتزیینەوەیە بەڕاستی کاریگەری لە مەسەلەی کۆرۆنا لە ئابووری ئێمەدا زۆر خەتەر بوو یعنی ئابووری دزی وەکوتم دزی ئازاد هەبوو ئێستا دزیەکەی گۆڕیوە بە چەتەگەری یعنی ئێستا ئێمە لە واقعی تۆ ناتوانانی ناوێکی بنی جگە لە چەتەگەری فەرقی چەتەگەری دزی ئەوەیە کە دزی شێوازێکی نێنیتیایە بەڵام چەتەگەریەکە ئەوەیە کە ئێستا نووسینگەیەکێ لەوە فەرموو بەسەر خاڵی بوومرگەکە تۆ چیتە ئەوە من بۆ تێهێنم ئەچین بۆ دوکانێک بۆ لای یعنی ئەمە ئیتر لە ئابووری دەرچووە بۆیە پێویستە لەم خاڵانەدا زۆر قسە و باس لەسەر تەدەخولی دەوڵات جارێکی تر لە ئابووریان من ناڵێم بگەڕینەوە بۆ ئیدیاکانی سۆسیالیزم بەڵام بەڕاستیش حکوومەت ئەرکێکی لەبەرەوەی حسابی کاتی گشتیمان کردایە کاک فەریدونی وە نافەت بەڵام ئەم زۆر سوالەکانی زۆر بوو لەبیر مەشێتە باشە فەرموو چونکە بەس بە کورتێکەکەم سوار بەشداری کەمان ماوە کورتێکەمەوە کە خارێت کۆمەڵە شتیان کە تۆ جەنابەت قسە تەفاسیلەوە من ناتوانم بچمە تەفاسیلەوە چونکە لەبەرەوەی من بە دەراکە سەرەکۆم بەقەتەکە کە چوومە فەرعەکەوتر ئەساسەکەم لەبیرە چێتەوە لەبەرەوە نچوومەتە فەرعەکانەوە بەفەرعەکان ئەوەی کە جەنابەت باسەکە ڕاستن هەمووی مهم من ئەکرێ بەڵام بە سیمیناری خاص معالەجە بکرێ
فاینانس مایکرۆ ڕۆ لە حکومە لە ئابووری و خۆپارێزیە پارەی وردە دامەزاندن نرخی دینار بەڕاستیم هەرێکیان بەڕاستی تەوەرێکی خاصی ئەوێ ئێرەگەم بچوومەتە ئەو وردەکاریەوە هەم سرم لە ئێوە شێوان هەڵە خۆشمە شێوان بۆی ڤیژنەکەم من نەبێ من دوای ڤیژنەکەی خۆم کەوتم بۆیە ئەکرێ پرسیاری ئەولاوەکی دێتر ڕێگات بەڵام تەسەوەرەکەم مهمەی سیمینارەکەی من نەبوو ئەوانە بچ بە تەفاسیلەوە چونکە سەرم لە ئێوە شێوان خۆشم و نەبوو بۆیە ئەکرێ ئەوە معالەجێکی نەمستەقبەلە ئەو خاڵشیم ئەوەیە نیو دیزاین ئەوەی جەنابیشت باسێکی تەواوە و ئەوەی میش باسم کرد هەر تەواوە هەمووی لێن لە نیو دیزاین ئێستا ئەسڵەن سەرعشی گەورە هەیە لە بینی ئەمریکا و سینە لەسەر ئەوەی ئەمریکا ئەڵێ کاکە من ئەمەم دروست کردووە تۆ هاتووی ئەلەمی منە تەکیفەکەت کرد دیزانێکی تازە دروست کردووە نابێ ئەوە مۆچی ئەمریکایە ئێستا گەورتی مشکلان ئەوەیە لەسەر ملکەتی ئەوە لەسەر ئەوە لەسەر ئەو مشکلیان بۆ دروست بووە لێرە خۆڕەنگە سین حەقی خۆیەتی چونکە لە نظامی تیجاری دەولیە تیاتی ئەڵێ تۆ ئەگەر هاتوو دیزاینێکت تازت کرد ئەبێ بە مڵکی تۆ ئەمریکا هەرچەنەکە خۆی نظام تجاری عالمیدانا خۆی لەوە لای داوە ئێستا گەورتن سوڕا ئەڵێ تۆ بە ملیارات قەرزاری منی بۆیە ئەکرێ ئەوەی جەنابەت باسەکەی هەر تەواوە ئەوەی من باسێکەم هەر تەواوە هەمووی چێتە نیو دیزاین جا نیو دیزاین بە کولی تارە لە جاتی سیارێک دروستەکەم بفڕێ و ئەکرێ ئەم دیزانەیە گۆڕم بۆ دیزانێکتە ئەو دیزاین بەڕاستی گەورەترین حەڵقەیە لە ئینڤێشنات بێتی لە دیزاین دیزاینە نێ دروستکردن مشکلی نییە بەس دیزاین مهمە چۆن ئەو دیزانە دروستەکەی کە بتوانێت مارکتینگیشی باشی پێ بکەین خاڵی گومرگ من ڕاستە گومرگ وەزیفەی زۆرە فیلتەرێکە بۆ وڵاتەکە جا فیلتەرەکە بۆی قاچاق پێێنەوە فیلتەرەکە بۆی هیرۆین و شتی قاچاق پێێنەوە خەڵک دێتێناوێ بەڵام من سەیری ڤیژنەکەی خۆمەکەم سەیری جادەکەی خۆمەکەم جادەکە لانەیەم سەیری ئەوەکەم بۆ اقتصاد چەند زەرێری هەیە بۆیە تەرکیزەکەم سەر ئەوە ببەستێتەوە بە تەنمی اقتصادە وە گەشەی ئابووریەوە فەرقێکی گەورە هەیە لەبەر نمووی اقتصادی لەگەڵ تەنمی اقتصادیە ئەمریکا خاڵ گومڕەکان بۆ می دروست کردو بەڕاستی تەنمی اقتصادیش نییە وێرانکردنی اقتصادی ئەنجا وەرە بیکەی بە تەنمی ئەسڵەن فەرقەکەم زۆر جیاوازە بۆیە من لەوە چ نەزەرەوە ڕۆم هەم خاڵ گومرگیەکان هەم زەری بەکەش بەڕاستی بەسەکەم ئەوە بوو لەبەر ناتوانم بچمە بەشەکانی تری ئایا گومرگ وەزیفەکەی چی بەڕاستی ئەوەی جەنابەت ڕاستەتەوە لە کوردستانە کۆرۆنا دزی کردی بە شەرعانە کردووە من لەگەڵتان بە کولی لەوە پێشەش شەرعانە بوو و ئێستاش شەرعانەیە و ڕەنگە کۆرۆنا فراوانتری کردو بەڵام بەشێک من تەسەورەکەم کۆرۆنا سەبەبی ئەوە نەبوو کە شەرعانەی کوە بەڵام سرعاتی حیزبی سرعاتی باڵی ناو حیزبی دزی شەرعانە کردو بە شێوەیەکی فراوان ئەمە لەگەڵتان بەڵام مهمەی سیمینارەکەی من نەبوو بەڕاستیەوە بەس ئەکرێ ئەوە قسەی لەسەر بکرێ بەڵام نەگرە سیمینارەکەی مەحوەرێکی خاصی بۆ بکەیتەوە سپاس دەکەم کاک فەریدون فەرموو باشە کاک فەریدون فەرموو لیناخان دەست خۆشکەم محەممەد بەڕاستی زۆر ئیسپادەم لێ کرد بە تایبەت داتاکان پرسیارێکم هەبوو هەر دەورەیەکی اقتصادی یان هەر تقلباتێکی غێر ئاعتیادی اقتصادی کرد بەلایەنێکی سلبی بێ ئەشکرێت بەلایەنێکی ئیجابی لە ئابووریاوە بگیریان یان توانی ئیسفادەی لێ بکەیت بۆ نمونە کۆرۆناش کە ئەمە بە شتێکی جیهانیە ئەکرا بە شێوەیەکی زۆر باش ئیسفادەی لێ بکرێت وەکوەوەی کە کراوە بۆ نمونە چاین ئیسفادەی لێ کرد لە مانگی 3 بۆ 6 کە GDP چاینا داوەزی لە 12 داوەزی بەڵام لە مانگی 3 بۆ 6 توانی مەرزی بکاتەوە بۆ 15 ینی زۆر زیاتر نەکۆی کە بیگەێنێتە نقطەی تعادل بەرزیش کردەوە ئەکرا لێرەش بە هەمان شێوە بکرێ حەزم کرد باسێک لەوە بکەین بە چ ڕێگایەک ئێمە بتوانین ئەوە بکەین بەتایبەت عێراق کە پشتی بەستەوە بە تیجارەتی بچووک لە هەمان کاتە حەزمە کرد بێ کورتی ئەگەر بکرێت باسێکی تیجارەتی دەرمان و کەرەسە خۆپارێزیەکان بکەین لێرە کە هەمومان زانیمان ئەگەر چی تیجارەتەکە ناشەریفانە بوو بەڵام ئیسفادەیەکی زۆری لێکراوە قازانجێکی بێحەد کرا لەم مەسەلەیە حەزمە کرد باسێکی ئەوە بکەیت بەزە نەنووسی فەرموو کاک فەریدون دەستان خۆش بێت وەکو لەخان باسی کرد هەنێ لایەن ئیسفادەی کرد لە کۆرۆنا لە هەموویان زیاتر فرۆشتنی ئۆنلاین بوو
کاکە فەربین داینەکە سیمینارەکە باسی ئەوەی کرد ئایا حکوومەت چۆن یارمەتی بدا بۆ تەتەوەر و پێشکەوتنی دیجیتال ئیکۆنۆمی. بەڵام وەکو من ئێستا لە بەشێک داوامەکەم لە شوێنی ئیشەکەم لەسەر بەشی سوشال میدیەم و تەسویق و مارکتینگ. پرۆژە بچووکان لای ئێمە کۆمپانیەکان ئایا ئەمە ڕۆڵیان چی بێ، دەوریان چی بێ بۆ ئەو یارمەتی خەڵک بدەن بۆ ئەوەی دیجیتال بەرەو پێشەوە بڕوان. چونکە ئەگەر مەسەلیاسی حکوومەت بگەی سیاسی ئابووری ئەمە زۆر درێژخایەن. وەکەوەی کامووی باس کرا لایەنی بانکی چاک بکرێ هاتە داوانەیە کە باسییان کرا لە ڕۆژە دوان چاک ناکرێ، لە ساڵێک دوان چاک ناکرێ. و ئایا دەکڕێ خراوەکان کۆمپانیەکان چی بکەن، ڕۆڵان چی بێ بۆ خەڵک. من پێویستم بە فرۆشە لەم ڕۆژەیە چۆن وا بکەم کە خەڵک ئاسانتر ئەمنە بەکاربێنێ، چاوەڕێ حکوومەت نەکەم. خۆمان باشە زانین وەزعەکەشی و باشە زانین پرۆژەکانی ئەوان ئەگاتە پێ تا چەندێک جێبەجێەکەی. پرسیارەکە و دایس باسی لایەنی درێژخایەنمان کرد. ئێستا ئەوەی محمود من ئەگەڕێمەوە دواوە بۆ ساڵانی کە پێکەوتە لەبێ ئابووری ئەیام زمان باشە بەڕێزن باسن لە دیجیتال ئیکۆنۆمی کردوانە بوو بەس شتێک هەموو باست نەکرد کە ئەوە ئاماژەی پێبێت هیچ ئەوەیە هۆمۆ ئیکۆنۆمیکۆس مرۆڤی ئابووری نەک بۆ مانایی کە پارە کۆکاتەوە ئەزانە چۆن پارە سەرفەکە نا ڕۆناکبیری ئابووریات کەس تاکمان نییە ئێمە وشیاری ئابووری هەبێ. یعنی بۆ نمونە ئێمە هەمومان وشیارێکی گشتیمان هەیە قسە بە کوردستان و اقتصادەکەی و گەندەڵە و زراعەکەمان وە ئەمە وشیاری ئابووری نییە، ئەمە سوسەر لێ دەستەمان دوێتی، بەڵام ڕووناکبیری ئابووریمان نییە. نمونەیەک لەم بارەیەوە کە بەڕێزت ئاماژەت پێ نەکرد من لە حکومی ئەوی لە ڕابردوودا لەو ساڵی ڕابردوودا لە ماوەی پاندێمیەکە خەریکی نووسینێک بووم توێژینەوەیەک بووم لەسەر فەلسەفە و کۆڕۆنا. ئەوە وای لێم کرد زۆر چمە ناو پێچووکەناکان و بینیم و بە حکمی و باگراوندا ئەکادمی ئابووریەشم خۆتەزانی بینیم کە زۆربەی ئابوورێن ناسراوەکان بڵێن بۆ مەسڵی اقتصادیات گەورەکانی غەرب لە سۆسیال مێدیایە گلی ئەوەیان نەکرد کە بۆ ئابووری ناس دەرناکەوێت بۆ هەر ئەم بەڕۆبەست پێکەوە دەرەکەوێت کابرا بە سەماعەکە و باسی کۆڕۆنامان بۆ کاکەی شیفابی و کە شیفاناوی یعنی بڵێن سۆسیال مێدیا کەوتە دەستی پزیشکەوە دکتۆرەوە باشە نەکەوتە دەست ئابووری ناسەوە. ئەمە خودی غەرب مەسەڵەن ئێستا ڕخنە لە خۆیەکرێ ئۆکەی سێ ئەم دوو سێ مانگەمەکەم باسی فێبرەوەریەکەم لە مانجی 2 تا نۆڤەمبەر و دیسەمبەری 2020 کە ئابووری ناس دەرنەکەوت. ئەمە ئێمەش ئەگرێتەوە بڵێن دیوەیتی ئابووری نەکرا لە تەلەڤیزیۆنەکان هێندەی بەقات و قەرەوێت و مەسەڵەن بەڕۆبەست پێکەوە هاتن قسەیان لەسەر بارودۆخی کۆڕۆنا کرد. ئەمەش بخۆی دیسانە بەڕێزت ئاماژەت پێ نەدا بە باوەڕێم خاڵێکی سەرەکیە. باسی لە هەژاری کرد. خۆی لەم کۆمەڵگایانە هەژاری بە چاقانە دروستە بێ لەبەرەوەی گەندەڵی هەیە باگراوندێکی باش هەیە بۆ دروستبوونی گەندەڵی هەژاری. بەڵام کۆڕۆنا بوون لە پاریس و لەندەن و چی پەران لە ئەسکەندەنافیاکەیتر لە مۆدێلی ئابووریە دەبێت لە هاشتاکانمان خوێن لە زانکۆ وەکو وڵاتی دەوڵەتی ڕەفاسیەکە سویدوەنە لەوێ فۆرمی تازەی هەژاری دەستی پێکرد. بەڕێزت بەرامبەر بەوە چەمچی هەژاری بەکار برد بەس جۆمیە نەبوو چکە من ئەبینم لە نووسینی ڕۆژئاواییەکان لەگەڵیشە داڕمانێکە و سۆڤێت نەما و سۆسیالیزم نەما ئەو پەیوەندی بەوە نییە چەمچی کاپیتالیزمت بەکار نەبرد. سەیرم بەوە هات کە هەژار بەکارەبەی کۆنتراستەکەی بەکارناوەی کە جەکەیەتی کەژوە بریتێن لە کاپیتالیزم هەنی باست نەکرد کە چی بەسەر سیستەمی ئابووریا هێنێ هاوکاتیش باست لە خۆشگوزەرانی ئابووری کرد. بەشێک لە بیرمەندەکان و خەڵکی ناسەکانیش ئەڵێن پاندمیەکە ناڵێن سوپاس بۆ پاندمیەکە بەس ئەڵێ پاندمیەکە شتێکی فێرکردنیەک لە وانانە ئەوەیە کە ئایا بەفیعلی غەربین بوو خۆشگوزەران بوو یاوە درۆیەک بوو کە ئەکرا لەگەڵ هەڵمان. کاکە زۆر سوپاس بۆ هەم لایەکتان. لینا خان دەوری اقتصادی خۆی دەوڵەتی اقتصادی زۆر جار قەیران نێت دروستەکە بەڵام لە کرۆکی قەیران خۆیان فرسەتیش دروستەکوێ یعنی ئەکرێ بەڵام وڵاتی زانە خەڵکی زانە نظامی عاقڵ ئەوەیە چۆن ئەو قەیرانە زوو پێشبینیەکە و ئەگەر هاتوڕوشیە چۆن فرسەتەکان ئەقوازێتەوە.
يعني فرصة هي تحويلي ببو نقاط قوة إن جاء بين التسر أو كساني كأمانة فرصة أنا قوزنا شورا صين قوستيوا يعني أو كاتيك خلي التنكجي أبريابو أو بايس ينظم لما بايس يمانع بايس ينظم بس ماسكي فروشت يعني كواتا شون أمانة قوزيته أو كيف تسر شخص سيستم نظام دولات حكومة شركات شون أو فرصة أنا كخوي أزمية بلام لنا أزمكا كروكي أزمكا خوي فرصة دروسكا مهم شون فرصة كان قوزيته في تجارة دربانة كل سنة براسي راستا كورونا وايكر لما واش زور كما قطاع الصحة زور فراوار به هلو فترة زيادة لا ده بانزا تلاري بزيشكي كرايوا درماني كي زور هاتنايو راستا أما رنگ إيجابي به هرچن أما لسه جيفاني خلق وتراد كي زور ومسامحي جيفاني خلق جناك لا تشخيصه لا علاجه بلام جانبي شيء إيجابي هي الدريش خيانة الدريش خيانة استفادة لك كقطاع توسع كورونا من نازانم أم قطاع توسع قطاع غير طبيعي بحالات شيء كورونا كتوشي عام بو لبين صار كيا سي صار كيا كورونا أو زخمي نامني ياخد نخوشي تدرس نبو أم قطاع خوينا ببزريكي زور بو خلقك تمام كسر ما دارك زررك خوي من تك زررك نابوچێتەوە بۆ خۆی ئەمە سەرمایەکە زەرەکە مشتەماکە نێنیاتی بتافە زەرەکە بەڵام بۆم کاتانە ئیجابیە بەتاکید ڕۆژێکی ئیجابیە کاک کوردەوە فرۆشتنی ئۆنلاین ڕاستە ئەمە حتا ئەساش باسمان کرد کە زۆر لە بزنسەکان تەحویل بۆ ئۆنلاین ئەمە فرۆشیان زیای کردووە تەواوە ڕاستە ڕۆڵی کۆمپانیەکان چی بەڕای من کۆمپانیەکان ڕۆڵی زۆر ئەساسیان ئەکرد ببینن جا کۆمپانیای بۆسەتە گەورەیان بچووکە هم internally داخليا هم externally خارجيا توانن دوري شيء زور أساسي ببينين كومبانيا كانت توانن استفادة بكن لويكا شون ديجيتال سكيل بخوي دروسا كلنا بموظف كاني خوي كشون حاولاتي ديجيتال بو كاركاني خوي دروسا كان نقطة شيء زور مهمة شو كليناتي مطافة أم برتلا شيء برتلا entrepreneur برتلا لا هنا لمؤسسة لكيانك انفنشن يعني داهنان ولا قال انترنت لقال تكنولوجيا بيكو جريدا بيكو بس ما كرتش كي تاخذ دوسك اصلا اي كي تاخذ دوسك ياخذ خذ بجريس ذات دوسك بلاني كمو بو ماركتينج كي خوي ابي يا متي حكومه با مقترحاتي هبه يا ربتي منظمات با يا متي مراكز با كفعلا اي شكل مجالي اما خاصة أكثر شركاتي جورة مثلا تو لافارجتي تو أساسيالتي تو قيوانتي أبواء أمانة ركوتنا فندشان دابنا بوتي أوتي كحكمنا ناتونا بيكا بلاني كما أولوية دم بأواني استافقي خومي شكن شون ديجيتال سكيل دروس كم بيان شو أجر موظفكي خوي نتونا ديجيتال سكيل بكار بينه أي شو نتونا توسعي ماركتينج كي خوي بكا بوي أكره أخوان صندوق عشان هبوا تجاوز حكومتهم كده وحكومتشان ناشا كده عساكري دارين بوكو أجر بارشي بختنايو يا متي منظماتي بقى بوي علقت تي أوتي دوسكا بو مصر تواني 100,000 كاس لخلال فترة كان مثلا تدريب يبقى بوي ديجيتال سكيل دروسكا بتي أوتي خوتي أوتي كتشيا ديم ددوانزا تيم دروسكام أم تبانا تدريبا فيها كم لخارج لشونا كانتر كم براهنر بنا خم مثلا شلكس بنجاكس أم شلك بنجاكس أي كم بتيم بشوف لنا خما ستي مسلماني إيش كاد وتيم له وليد إيش كاد تيم بقى دوهق إيش كاد شون خلق فري ديجيتال سكيل كن أما زائدا أولك يشيل تحدى كان كباس ماكر أكري زخت مثلا حكومتك كنظامي بانك شاكا ويكتو ديجيتال إيكونومي بيستي وهي حكمنا شاركي ك هاوكاري إداري بكا خوش ناتواني با ديجيتال ايكونومي دروسكا مثلا يعني زور شتي امانه تواني بيكونهم عملاقا بالنسبه لما بارهيج نيه اعلانكم او منظمات يعني كمحاولات كتي او تي كاتب ديجيتال معلوماتي ديجيتال بابا خلق من فندي دمي بروبوزال باتي باش امانه ناكري لبوتشي لبرو كرتي تايبتكي منيش براستي كرتي تايبتكي شطال اسايا بشطال ايشكا شطال خدمات عامه شطال اقتصادي عامه يعني بونم منك قيوان باسكن قيوان رنga أوجه هول با أو كاك خالد باسكر مشغول بشتي بتشوشي لا وشيء وبخازن دروس كردن
ئەوەنگە مەژوڵ نەبێ بۆی کە ئەم سیستمە چۆن بگۆڕێکە لە مەسلحەتی خۆشی تێگە سیستمەکە بوو ئەوەی چێکە مشکلەکان بۆیە ئەتوانێت لە ئەو شێریکاتی گەورە هەم ناوخۆیان چی بکە و هەم لە دەرەوە چی بکە لە ناوخۆیان ئەوە بکە لە دەریشەوە هەوڵ بە ئەو سیستما پێ بگەێنێ پێ بگا بەڕاستی ئەوە نقطەیەکی زۆر مهمە گەرتوانم بچە ناویەوە کاکە دکتۆر ڕۆشنبیری ئابووری وڵی نازانم ڕۆشنبیری ئابووری ڕاستم من لەگەڵ تا نقطەی گەورەیە بەڵام ئایا ئەتوانم من لێرە لەم مەحورە ئاماژەم پێ بکرا نازانم ئەوە سوۆسیال میدیا بۆ چۆ دەست نەچۆ دەست ئابوورناسەکان ڕەنگە فعلا من نازانم ئەوە تەقسیری ئابوورناسە یان تەقسیری سیستمەکانە و لە کوردستان و عێراقاڵین کۆمەڵێک بەتاڵ سیستمەکە ئابن بەڕێوە بەڵام من نازانم لە ئەوروپا و لە وڵاتەکانی تر خۆ خەڵکی بەتاڵیشی تیان و سیستمی شەکا لەوێ بۆ ئابووری ناس نەیتوانی بچێتە سەر ناسەکە دکتۆر ئەوانەیە نازانم بەڕاستی خۆ هەرچەند ئەوانی کە لەوانیشە دەرەکەون بە مقداری ئەوانیش لە ئابووریشە دەرەکەون بە تایبەتی ئەو جوایزانی کە تەوزیع کرێ ساڵانە بۆ ئیبداعات لە مەجالی اقتصادە لە مەجاری فەزایە لە مەجاری شتەکانی تر ئابووری ناسی شێرتیا هەیە بەڵام فعلا ئەوەی جەنابەت باسێکی بۆ ناسی نەگرفتە دەست ئەمە بەڕاستی من تەفسیرەکەی لای من نازانم بۆچی وایە ئەوە شتێک کرێ ئیشی چاپ بکەین هەر بە یەک شێوەیە ئیشی چاپ بکەینەوە فۆرمی خۆشگوزارانی لە ڕۆژ ئاوایە و کۆرۆنا فێریکردنی کە غەرب دژوارترە خزمەتگوزاری زیاترە بەڕاستی گەر ڕاستە کاپیتالیزم ڕەنگە بێتە کە تەسیری هەووی بەڵام کاپیتالیزم خۆشی مەحاولەکە بەرپەچی گەوری بۆ دروست نەبێ بۆیە بەلایانی کەمەوە بەرهەڵستی سەرماداری کەم کاتەوە لەبەرەوە هەندێک ڕشوە لە داهاتەکانی خۆیدا بەوان خاڵێکی زۆر ئاسان لە ڕووە خۆ ئەو ستیمولاس فاینانس کە لە ئەمریکا و لە ئەوروپا کرا خۆکییدا خۆ ڕاستە حکومەتیدا بەڵام حکومت لە کوێتی لەو شەریکاتی گەورانەوەی بەڕاستی لە ڕسمالی عالمی وەرێگرێ توانی خەڵک هەشار نەبێ تۆ دوکانەکەت داخۆ بڕۆ ماڵەوە بەڵام ئەمە پارەکەتە یعنی نەیهێشت هەژاری دابەزێ بۆ ئاستێک کە وەزعەکەی زۆر خراپ پێ خۆ ئەمە چێیکە بەڕاستی هەست سەرمادارێکە چونکە ئەوان ممەثلی سەرمادان کە قادی وڵاتەکان بەدەسوێ بۆیە دەوران بینەوەتە ئاستێک بەڵام دەورەکان ئایا ئەوەیە کە فعلا بچنە سەر هێڵی هەژاری و ژێر هێڵی هەژاری تەسەوڕەکەم بەڕاستی ڕاست ڕەنگە تعریفی هەژاری فەرقی هەبێت لای ئەوان لەگەڵ لای ئێمەیە بەڵام نەهاتوونتە ژێر هێڵی هەژاریەوە هاتوێتیش زۆر کەم لە ئەو ئەنزیمانی کە سۆشیال دیموکراتەکە تایە ضعیف متابلك ئەمریکا من نازانم ئەوان ئەژنا بەعام هاوکاری زۆر کرا بۆ مەشاریعی بچووک و هەمی گەورەیان بەڕاستی ئەوە بکەم اقتصاد نەوەستێ وفعلا کە ڕوویدا تەعویزی جانبی اقتصادیان کردەوە یەکەمان بۆی کە نەوەستێ دومیشیان بۆی کە هاوکاری خەڵکیان کرد نەچێتە ژێر خاڵی هەژاریەوە لەسەر ئەمە تازەترین دراسە کراوە ئەو دەوڵەتانی کە دەعمی اقتصادەکانی خۆیان کرد هەمووی بە پارە کردووانە بە پارەینە مەسەڵەن چۆن ئیزداری نەقدی تازەیە هیچی حەقیقی نییە و پارەیە ڕەنگە هەمویان قەرزەکانیان دوو قات و سێ قات بێتەوە چکە ئێستا یعنی هەمووی بەوە کراوە یعنی ئەو پارەیەک نییە بڵێ مەسەڵەن بەرامبەر ئینتاجێکە بێن پارە درابێت هەمووی بەوە کراوە دراوە مەسەڵەن لە ئەمریکا کرا لە فەڕەنسا کرا لە بریتانیا کرا لە ئەڵمانیا کرا لە سین خۆی یەکێکە لەو دەوڵەتانەی زۆرترین پارەی زەخی کردوت ناو بازارە بەس بۆی اقتصادەکەی ڕاگرێتەوە ڕاست یعنی ئەمە بەشی تێوەیە بوودا بەس لە نهاتی ڕاگررتی اقتصاد بۆ خۆگەر ئەوان نەکردایە فەوزات دروستە بوو فەوزاتی اجتماعی کە فەوزای اجتماعی دروست بوو کەواتە ئەسڵ نظامەکە خۆی کەوتە خەتەرەوە یعنی لە نهاتی مەطاب واتوانین یەک بگرینەوە پارێزگارکردنی ئیستیقراری اجتماعی باچی بە کردوێتی ئۆکی اینجا ئەوەی لەبەرەوە کە ئەمانە کە دەسەڵاتیان بەدەستێت سیستمەکە خۆی ممەثلی کاپیتالیزمە هەوڵەدا بۆ شوێ ڕایگرێتەوە اینجا ئێستا بەمە ڕایگرتووە ئایا هەتا چەند بەمە ڕایگرێ کاپیتالیزم بۆیتە ناو مۆزوعەکەەوە شەریکاتی گەورە پارەکەدن ئەم مۆزوعی ترە بەڵام مهم ئەوەیە هەدەفی ڕسمانی عالەمی تۆ ممەثلە بە سیستمەکان نەهێشتۆ قەیدان دروست بێن نەهێشتۆ مجتەمع ئاپرێست مشکلی بۆ دروست بڕاستی ئەوە هەنگاوێکی بوو سپاس کاک محەممەدیان کاک تەحسین و کاک فەریدون ماوە نازانم کامتانەکەەوە ئاخیرەوە فەرموو کاک تەحسین
زۆر دەقەشمانەوە بۆ زۆر سوودمان وەرگرت لە بابەتەکە و سوودمان لەو قسانەش کراگە تا ئێستا کراون هەم پرسیار و هەم بۆچوونی برادەران من سێ پرسیاری زۆر خێرامەیە یەکەمیان ئەو ڤایرۆسە لە چینەوە بڵاو بۆ هەموو دنیای گرتەوە ئایا چین هیچ بەرپرسیارێتێکی بەرامبەر ئەو بابەتە گرتووەتە ئەسۆ بەتایبەتی بەرامبەر وڵات هاژارەکان بۆ وڵات هاژارەکان کە بەوازە بەسێ لە یارمەتیدانی چارەسەریان ئابووری و دارایی دووەمیان کۆرۆنا بۆ ژیانی نەسەلمان کە خەلەلێکی هەیکەلی هەیە لە سیستەمی خۆپارێزی و چارەسەری تەندروستی جیهانیدا لەسەر ئاستی تاکە کەس و لەسەر ئاستی دەوڵەتیش بڵێن نەکە لە وڵاتە دواکەوتەکان بەڵکو لە وڵاتە پێشکەوتوەکانیش سێمیشیان باسی خێرخوازی کرد خێرخوازی لە خراوە خێرخوازیەکانت دەبەست بوو کە بە ئیجابی ژمارە هاتوۆتەوە کە خەڵی ڕازی لێی یان هەڵوێستی تاکە کەسەکانی بۆ یەکتری خزم دراوسێ بۆ دراوسێ ئەگەر ڕێکخراوەکان پێ من لەگەڵ کاک عومەران کە زەحمەتە تاقییم ئیجابی بێ بۆ دەوری چەند ڕێکخراوێکی خێرخواز بەزێر بۆ خەڵک بێ ئەو ژمارەیە زۆر مەحبوول لێرەشێکە خەڵک بەڕاستی بە تەنگ خەڵکەوە هاتە. سپاس کاک تاسین. کاک فەریدون خۆ جوابی نێمەوە جوابیتەوە باشە فەرموو با کاک محەممەد جواب باتەوە دووسێ پرسیارێکێکی بخەرە سەر دوای کاک فەریدون کاک تاسین لە سین سەرچاوی ئەوە بوو ئایا مەسئولیەتی تاریخی خۆی هەڵگرت بۆ یارمەتی هاژارەکان بڕوا بکە تاکو ئێستاکانە لە بواری ڕیکلامایە لە بواری ڕیکلامکردنایە کۆمەڵک ڤاکسین هاتە ناو ئەوروپای و ئەمریکی و کوێ ئەمان هاتە ناوە ئێستا بۆ بە منافەسێکی زۆر بەقووەت لە بینی شەریکاتی کە ڤاکسینەکان دۆزیەوەتەوە چێ گەورەترین حوسەی بازاری عالەمی وەرەگرێ سین لێرەشە ئەوە ئەم فرسەتە بقۆزێتەوە کە عێراق ئێستا دووسێ وەجباتی مساعدی ناردۆ بە عێراق بەڵام بە حدودی کەم نیم ملیۆن ملیۆن 400,000 بەس بۆی ڤاکسینەکە بەکاربێن بڵێ ئەمەم هەیە یعنی لە مەجای ڕێکلامە زیاتر نەبێ هیچ ئیشیشی تا ئێستا لە مستەوای عالەمیەکە و تاکو ئێستاکانە ڤیژنی سین ڤیژنی مساعداتی ئینسانی نییە بەڕاستی هەتاکو ئێستاکانە ڤیژنەکەی ئەوەیە کە چۆن یارمەتی وڵاتێک بە ئیسtisمارات لە وڵاتێک بکە هاوکاری بکە لە وڵاتێکە بەس بوو ئەوەی لە مستەقبەلە جێگاپی خۆی بکاتەوە لەو سرعەی کە ئێستا لە بینی بەڵێ خۆ هەمووی واریدە لە هەمووی واریدە هەموو هاوکارەکان ئەو لە مەجای کۆرۆناشە لە مەجای ڤیژنە گەورەکایەتی کە چۆن لە منافەسی عالەمی دەرچێ ئێستا لەگەڵ ئەمریکا گەشتون تا ئاستێک ڕەنگە بەریەکەوتن دروستکەن کۆرۆنا بەڵێ ئەوەی کەشف کرد بەڵام بە دەرەجاتی مختلف ئەکەوێتە سەر ئەوەی فعلا بۆ هەموو عالم بۆ سیستمی صحی هەموو عالم حتى بۆ منظەمی صحی عالەمیش تووشی حاڵەتی وا نەبووە پەتایەک بێ بۆ سورعەتە بڵاو کردێتەوە بۆ حەجمە گەورەیە وە ژیان بوەستێنێ تاسەکان وەبا دروست بۆ بەڵام نەبووەوەی وەستانی ژیان بەڵێ مفاجە بوو بۆ هەموو سیستمی عالەمی سیستمی صحی عالەمی بەڵام بە دەرەجاتی جیاواز هاتمە سەر بەهێزی سیستم لە شوێکی وەکو ئەمریکا لە شوێکی فەڕەنسا بەهێز بووە بەڵام شوێکی وەکو ئیتالیا ڕما لە شوێکی وەکو وڵاتێکی تر ئێران ڕما ئەمە ئاوایە بەڵام بۆ هەموو عالەم فعلا مفاجە بوو مەبەست لە خێرخواز ئێمە فەرقمان کرد لە بینی پرسیارەکەمان فەرقی لە بینی منەظەمات و لە بینی ڕێکخراوی پیشەیی ئەمەی کە لەناو کوردستانە هەیە ئەمە جەمعیەتە ئەمە اتحادات ئەمە نیقابات ئەمە سەندیکاکانە إلى آخره ئەمانە دەرکەوت ڕەسیدیان نییە لەناو خەڵکە هیچ ڕەسیدێکی نییە ئەوانی کە دەرکەوتن ئەمە پرسیارەکەمان ڕەنگە ئەو نەتوانم بە پێویست جوابی پرسیارەکەی جەنابەت بمەوە ئێمە پرسیارەکەمان لەسەر منەظەماتی خەیری لەگەڵ خەڵکی خێرخواز هەردووشیان ئەمەمان کرد بە یەک پرسیار ئەنی ئەگەر جامان کردهاتەوە ئەکرا من جوابێکی ترمە هەیە بێسە بۆ جەنابەت بەڵام جامان نەکردەوە هەردووچیان بە یەکەوە فعلان ئیستیقطابێکی بنکێکی جەماوەری خەڵکی هەیە و هەردووچیان بە یەکەوە خەڵک وەجه نەزەرکی ئیجابی سەیری هەردووچیانی کرد بەڵام ڕێکخراوی پیشەیی بەڕاستی هیچ ئارزەتی جەماوەری نییە بۆ معلوماتی هەموو لایەک مخۆم تەوەقوعم ناکردووە بێ کاک فەریدون کۆتا بەشداری و من ستێ سەرنجی بچکۆلانی خێرام هەیە بەس با ئەلەی کار گەفری سەرەوە قسەی کرد
ئەوەی کە تەبعی پارەوە پێڵێن کوانتیتی ئیزیمانێ زۆربەی سیاسەتەکان لەوە هاتووە بەڵام بەڕەبەت بە قسەکەی حەوا ئازادیشەوە داوەندتر ئەوەیە کە پێویستە بڵێن چەمکی سەرمایه‌داری بەکاربێن ئەگەر لەم بەحسەشانە بێت لە پشتۆی سەرمانە لە باگراوندا هەمیشە حەزوریە بێت بەڵام یەک شتێ بیرمان نەچێت یعنی ئەو سیستەمێک کە لەوێ دامەزراوە یعنی کە لەوێش بوو ئەم ماوەی بینیم بە چۆن هەتا خەڵکی ڕاستەخۆ کە بینیم بە چۆن حکومەت پشکی کردووە لە کرێ و لە هەتا کرێی ئیشکەرەکانە ئەمانە تەنیا داهێنانێکی کەپیتاڵە خاوەن شەریکە سەرمایه‌دارەکان نین ئەو بەشەی سەرمایه‌داری بەشێکی شێگەرێتە بۆ خەباتی جەماوەت لە دایان یعنی چەندین لایەن ساڵی ڕابردووە تەنیا باڵێن پێشنیازی ئیبداعێکی عەقڵی حکومداری سەرمایه‌داری نییە و بەس بەشی میلی و بەشی جەماوەت و بەشی هەموو کەتانش کە خەباتێک بڵێن دامەزراوەیەکی کە بەشێکیشی بریتە دەتابێت لە سیستمی دیموکراتیک خەباتی جەماوەریمانە ئەوەش گەڕاوەتە لە سیستمەکە دامەزراوە بەر بەرپرسیاتە بەڵستی حکومەت یعنی ئەوان بێت نەچێت سەرنجەکانی تری من ئەمەیە کە یەکەم ئەم بەحسی جەنابی کاک محەممەد دەستخۆشت یەکەم زۆر لەگەڵ هەموو بیرکردنەوەیکی ورد و ڕخنەگرانە و باڵێن بەحسێکی خوب دیسان بیرمان خاتەوە کە لە دنیادا وە بە تایبەتی لە کوردستانە ئابووری چەند خۆی بەناغی و بنچینەیە لە ناو ئەوە باڵێن سیاسەتە نەقدیەکان و ئەو بەشتێکی بڕێنی بە بانک و سیستمی بانکێ ڕاستی دڵ و خوێنی مۆزوعەکەن دڵ و دەمان و دەمانەکان و خوێنی مۆزوعەکەن کە ئێمە نیمانە لێ بێبەشین و من لەبیرمە هەر لەگەڵ جەنابتا و هەموو دۆستە ئەوەی ناسەکانمان لە سەرەتای نەوتەکان و کاکەزین خۆی ئەزانێت کە لەگەڵی باسمان کردووە هەمیشە ئەم پێشنیازمان کردووە ئەتەوێت ئابووری پێش بخەی بانک دابنەسرێنە هینی باڵێن کۆمەلەی دڵنیابوون و مساهەمات و هەموو ئەم بابەتانە لە نەوتوێتەوە ئەوە دیسان ئیسپاتی کردەوە یەکێک لە باڵێن بنەڕەتی ترین هۆیەکارەکانی ئەم جێژاویکەتیان ئەمێ لەبەر ئەو بەڕاستی یەکێکی تریش لە هۆکارەکانی چارەسەرێک مسۆگەرەکان ئەوەیە کە ئەو سیستمە بروی پێبێتەوە دابنێتەوە هەم بەکرد تایبەت بەس بە تایبەتی بە پلێکەم بە حکومەت لە ڕێگای هەم سیاسەتی نەقدی و ئابووری ئەمانەوە ئەمە سەرنجەکەی ترە بوو کە ئێمە بایەخمان پێی هەیە بەڕاستی لێرە چەندین جار گفتوگۆمان کردو هەم لە ناو خۆمانە بە کاکەسین و ئەم ڕێکخراو هەم لەگەڵ کاک محەممەد بەرادانیش بابەتی کە قسە هەڵەگرێت وەڕەنگە ئینشاڵڵا لە داهاتەوە بیکەین بە بابەتی تری ئەوە بەحس و دیراسە گفتوگۆ لەسەرکردن سەرنجەکەی ترم ئەمەیە کە لە ناو دیراسێکی جەنابتە لە سەرەتای هەوڵەکەوە من تێبوون کرد ڕایەکت هەبوو کە من ڕاوەستانەوە لەبەر ئەوەی تۆ فەرمووت کەوا باڵێن پیشە و بزنسە بچکۆلەکان توانای خۆڕاگریان زۆرترە توانای تەکیفیان زۆرترە لە سیستمی ئێستای جیهانی ئەوەی من بیبینم و ئەوەی باش بینیم خەتەر و ڕسک لەسەر تیاچوونی ئەوان زۆرترە بۆیە دامی ئەوانیش زۆرترە کرێت لەمە حاڵی نەبووم چۆن یعنی یعنی لەم سیستمە ئابووری جەنجاڵی سەردەمە ئەڵێم نەک لە سیستمە ئابووری کۆنەکانی جاران و زیاتر پێویست بە سروشتی و ئەمانەوە کشت و کاڵیەکانەوە بەس ئەلەمەیە هەستم کە لەمە تەوزیحی یا من باش حاڵی نەبووم بۆچی خەتەر لەسەر کۆمپانیا بزنسە بچووکەکان کەمتر ئەوان باشترمان پێ ڕاگیرێت وەک لە گەورەکان لە کاتێک گەورەکان ئیمکانیەکان زۆرترە ئەمە هەستەکەم تەوزیحی تری بۆ یا من باش و ئاخر سەرنجیشم من باش حاڵی بووێتێ ئاخر سەرنجم ئەمەیە کاتێک کە باسی هاوڵاتی دیجیتەڵی ئەکەی کە باسێکی زۆر گرنگە من ئەوە ئەم سەرنجەی لا دەست کردم کە پێم وایە لە هەموو بابەتەکانی ترات و بارابێتەوە ئەویش ئەوەیە لە هەر جێگان کە ئێمە باسی سیستمێک دیارپەیەک دامەزراندنێک شتێکەکەی باڵێن عناسر و پێویستەکانی دامەزراندنی دێنە پێشتامان بەس من قەناعەتم وایە هەمیشە لەمەشیانە خوێن و دڵەکە کولتور و ڕۆشنبیریە فکرە بۆ تۆ بۆ ئەوی هاوڵاتی دیجیتەڵی دامەزرێنی ئەوانە هەمووی گرنگە کە تۆ باست کرد بنیادەکەی و سترەکچەرەکەی و بەڵام بەبێ بوونی باڵێن هەوڵ و جهود لە بواری فکری ڕۆشنبیری باڵێن دامەزراندنی بیری ڕەخنەی و عەقلانی کە بێ بەیاخی پێ بدرێت هەتا ئەوەش ئەو کاتە سەتحی دەرەچێت ئەو کاتە وەکو ئەوەی کە زۆر هاوڵاتی نەخۆینەوە دەژێت مۆبایل بەکارهێنێ بەڵام بەڕاستی هیچ فەرمێکی تازی لەلا نەخۆڵقامێنی کێشەیە مۆزوعە ولەمەوە من ئاخر قسەم ئەمەیە کە ئەوەش ئیسپاتێکا کە پێچێکە ئەم جهودی دەستمان داوەتەوە ئەم پرۆژەیە بالفعل بایاخی هەیە کە ئێمە
تركيز لسر ديني فكري وباعتاني مع كل فكري مثلا يعني بس ودوباره دسبوش اللي بس كان يخبز بين التعقيب إضافة بسر بس خوشی لیکم. پروژه چوب با چیز فرا لو حاضر نکرد بشی ما. برای شرکت خودم پروژه کنیم تا فان رایم. ولی باشید عام نمیشه. اینا فعلا من از زور پروژه که اصلا پیش پروژه نیاری کردیم. ولی معادله کردن شو. زور بزنس اصلا با حالت خوب من اگه کمان خوب من بیو برا ولی نمیشه. بەڵام زیاتر ئەوانەی کە ئەتوانێتەوە خۆی بگرێت جانی زیاتر لە مەجای کشت و کاڵە زیاتر خۆی دەبێتەوە مەشاری توانای خۆی بگرێت مەشاری بەڕێوەی یارێک ڕاستی ئیفلاسێک بەڵە ساحەکە دەچوونە یاخود هەندێک مەشاری بچوو مەسەلەن كمان نعمل كسب أو كاسب كبر كاسب هذا كان شوية بتوه التجاري الميزان التجاري تاعك. بلام أمو بايك فعلا بنية توا عملنا توا كبتاي وكانوا بلام خو زوج شيء شو بلام خوينا بتوه مزوارين ده. بلام نعمو حالتك أنا خو راجعي كتي بلام بزسي بتشوف زيادة بزسي جولا شو بزسي جولا ناتن بعساي تحويل بيه فاشتكيت بوره. بلام إيه بتشوف إتواني فاشتكيت بوره كده بس جيجا بوره كده بس ما كده. جماری کی زور جگان بوریو. جماری کی زور چون سر آنلاین. جماری چون کاتیم بوریو. جماری کی بزنس کی بخاری بوریو. یعنی او مناوری إذا حسب كان رقم كان مناور كباس اوكي. او مناوری کتی تابع تانی میکنه. رنگ مشروعی چی گرونه تانی میکنه. رنگ معماری کیش مدونه تانی میکنه. بویا اما وش نظرك ولا سوي كان فعلا صار قلنا توم قانون مرونات كذا بالمجتمع اللي أرناك طبعا مو معناه عليك هاليان سلامة درجة النخيل هاولاتي ديجيتالي فعلا اللي شكلها أنا كولتور أصلا كولتور والله منازع مسمى روشنا لا فرقة تياتي يشيل الوقتين كعقلية لبردمي ديجيتال إيكونوميا الواسطي من هذا وشو اللي بيتنشر الكراوة كولتوري كاشة يعني تورا كولتوري كاش بيمنت يعني كولتوري كاش غير عمية ما هو الاقتصاد خلومنا كأجر باري ورا دينار وأمانة بدأ خالق به شن تصرف ولا سيستم نقدية زور خطر أصلا هذا وكو خالق بتشك وبأمانة هيك قدرتي عرضي نقد بتشك زور تريبي يعني كفاءتي البنك زور تريبي بويا كولتوري كاش زور مهم بقوم موضوعنا أجر بيتو خالق كذا خالق حنعتي بسيستم البنكي لبرضه هيج مكاني وهذا تواني مضاعفي نقدي للسياسة نقدية أصلا هرنا ما ولا كل سنة والعراق شو ترى راجع رانو راجع العراق تزوج وارتدي سيد باخ كانه كأنا كتوزو دولة مية كشون paperless and cashless money cashless economy راس دوش أساسية إيش رانا كتوزو الأساسية السوشيالية من اللي نشوفه محمد داوود يقولنا كم بۆ قسەکانت بەڵام بەڕاستی لێرە پەیوەندی تەنیا بە کەلتوری تێگەشتنی خەڵک نییە ئەم تێگەشتنی خەڵک لێ بێ متمانەی بە بانک لە خۆڕانیە لەبەرێت تۆ 200 دلار بێت بۆ بانک مدیری بانکەکە بانکەکە ئەڵێ دوایی من ناتوانم بدەمەوە یعنی بابەتەکە پەیوەندی بە متمانەی دیکەیە کە حکوومەت کە بانکەکان نایانتوانین بۆ خەڵک سپاس کاک محەممەد ماڵومات کردی دەست ئەو پرۆژەیە وا دیزاین کراوە کە ئەو گفتوگویانە هەبەتێت بەسەری درێژیەکە بۆ لە 2 ساعتی وەختیەوە ماڵەکە وەرە داهاتوە تەقریبەن ڕێگە بەرەوە ئاڕاستەیە بچێتەوە پێپەرانی لێرە باسەکرێن وڵاویش بکرێنەوە کاغەزی چاپیش بکرێن یا زۆرتر گفتوگویان لەسەر بکرێن هەموو ڕووخەکانی زۆر بەخێر هاتن سپاس زۆر کاتمان